سڵاتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنەکان لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانین با کۆمەڵێک بابەتی نوێ و بڕگەی نوێ بۆ هیوای ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان. لە تەوەر و بابەتە جیاوازەکانی ئەم پرۆگرامەشمان لە بابەتی ئاینی تەندروستی هونەری لەگەڵتانە بین، بەڵام بەر لەوەی بچینەوە بابەتانە چینە تورکیا و لە باکووری کوردستان 15 جۆر مەقام بۆ بانگدان بەکارهێنرێت بۆ 5 نوێژە فەرزەکانی ڕۆژانە و حکوومەتی تورکیا بۆ هەر نوێژێک جۆرە مەقامێکی تایبەتی دیاری کردووە. هەر مەقامێکیان تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە شێواز و مەقامی بانگی نوێژی بەیانی لەگەڵ نوێژی نیوەڕۆ جیاوازە، مەقامی بانگی نوێژی نیوەڕۆ لەگەڵ عسر جیاوازە، واتە بۆ هەر نوێژێک جۆرە مەقامێکی تایبەت بەکارەهێنرێت بەبێ ئەوەی بانگبێژەکان هیچ مەقامێک لەگەڵ مەقامێکی دیکە لە نوێژێکەوە بۆ نوێژێکی دیکە تێکەڵ بکەن. ئازاد ئاڵتون پامنێرمان لە ئیستانبوڵەوە باس لە جۆرەکانی مەقام لە نوێژەکان زیاتر ڕوون دەکاتەوە. هرچ قصل ایران، سعودی عربستان و مصر دبانگین نمیجه ده به تن مقامین حجاز و راسته بین بکارانین جی لترکیه بگشتی 15 اکسری جد نواروجه ده لمزگفتان 5 مقامین جهف جهتین بکارانین. جالی دامون دزگاه آینیا ترکیه دیانت و جبو هر دانه نمیجه مقامک خوندنه هاتیه دیار کرن. جبو نمیجه سرس به مقام سبا، جبو یا نیورو مقام راست، جبو یا عصر مقام حجاز، جبو نمیجه ایواری مقام سگاه و جبو یا اشاجی مقام uşaq têxwendin. Maqama serê sibehê seba ji maqamên din hindekî cihêtir e. Ji ber ku divê bangê de muezzîn car caran dikare derbasî maqamên wek Husêynî, dilkeş havêran, bestenîgar û çagah jî bibe. Lê mecbûr e bi maqama sebayê banga xwe bidawî bîne. Li gor ravê ev maqam cihê aramiyê û rehetiyê ye di berbangê de. Allahu Ekber, Allahu Ekber. Allahu Ekber, Allahu Ekber. Dursun Şahinê mellê mizgefta Çînîliya Üsküdarê dibêje, Serokatiya Diyanetê Dezgaha Ayiniya Tirkiye heft salin ku bala xwe bêhtir daye ser müzik, maqam û perwerdehiya dengan. Lewma her bank bi şêweyekî profesyonel divê bêxwendin. Dalgor rehê nimêjê duî danî de hestekî baş bide mirovan. Ezan yarışmaları oldu, birinci olduk. Her muezzin divê di her danî de bi dengekî profesyonel bixwîne û li gor rehê meqamê bangê bike. Her pênc meqamên nimêjê jî di nava xwe de gelek taybetmendên dîrokî û çandî dihewînin. Allahu Ekber. Maqama nîvro rast jî yek ji maqamên herî kevne. Bi giranî nava rojê de têxwendin û di rojên sêşembê de xwedî bandoreke taybet e. Dengekî mêrsalanare ye. û di heman demê de ev maqam di dermankirina nexweşînên spastîk û otîstîk de jî bifeyde ye. Herwiha ev maqam bi dengdana uşaqê peyama bêhvedanê jî dide. Hayya ale's-salâh. Maqama Asır, Hicaz jî xwedî taybetmendiyeke dengekî germ e. Bandora wê heta serê sibehê berdewam dike. Di serdema Osmaniyan de rojên pênçemê bi şêweyê nîhavend dihate xwendin. Ew jî dibû wek mîzgîniya hatina roja înê. Eşhedü enne Muhammeden Resulullah. Maqama êvarî segah jî ji berbangê heta êvarî xwedî bandorekê ye. û fêdeya wê ji nöronên me jî re heye. Maqama segahê rêlber pêkhatina hestên mîstîkî jî vedike. û ji sed sala çardemîn hêkevintir e.
مقام اشا بگرانی ده شویا هیجازت تیخوندن لید همان دمه ده حزام هیجازا غریب و مقام راست جی دوی بانگه ده تیب کارانین. اف مقام جی خودی تایبتمندیا زندی کرنه حتی تیگوتن مقام اوشاقه همو گرانیا سرلاش مروف یا نواروژه سوک دکه. الله أكبر الله أكبر بەڵێ بەڕێزانە چینە تەوەری یەکەمی ئاینی ئەم شەومان کە ئەویش باس لە ئەو دەشەوەی مانگی ڕەمەزان دەکەین کە ماوە. هەمیشە وترێت ئەو دەشەوە تایبەتمەندی خۆی هەیە و خەڵکیش بە هەمان شێوە لەبەرەوەی مانگەکە بەرەو کۆتایی ئەڕوە ستایش و عیبادەتەکانی زیادەکە لە هەمان کاتی ئیژدابوونی شەوەکانی قەدر وای کردووە کە ئەم دەشەوە تایبەتمەندی هەبێت لەناو مسلمانان بەگشتی. ئێمە هەوڵ دەین تایبەتمەندیەکان ڕوون بکەینەوە بە میوانداری دکتۆر ئەردەوان مزوری مامۆستای کۆلێژی شەریعە هەروەها دکتۆرا لە زانستی ئیسلامی لە مالیزیا. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێ. زۆر سوپاس بۆم دەرفەتە. بەڵێ تایبەتمەندی و جیاوازی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لە کاتی دیکەیان لە 20 شەوەکەی دیکە چییە؟ ئایا جیاوازیەک هەیە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان بێگومان ئەم دەشەوانەی کوتای مانگی پیرۆزی ڕەمەزان جیاوازی و تایبەتمەندی خۆیان هەیە و ئەم جیاوازی و تایبەتمەندیەش خۆی لە چەند شتێکدا دەبینێتن. یەکێک لەوانە ئەم دەشەوانە قورئانی پیرۆز لە شەوی لەیلەتول قەدردا دابەزیوە هەروەک خوای گەورە لە سوورەتی ئەلقەدر دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر وما ئەدراکە ما لەیلەتول قەدر. هەروەها جیاوازیەکی تر و تایبەتمەندیەکی تر ئەوەیە کە لەم دەشەوانەدا شەوێک هەیە بە ناوی شەوی لەیلەتول قەدر کە خێرەکەی و پەرستش لەو مانگەدا عەفوەن لەو شەوەدا زیاترە لە خێر و عیبادەتی 80 ساڵ. بۆیە ئەم تایبەتمەندیانە وای کردووە کە مسلمانان زیاتر گرنگی بەو دەشەوانە بدەن و پەرستش زیاتر لەم دەشەوانەی کوتای مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجام بدەن. باشە بۆ ئەوەی مسلمانان زانیاری زیاتریان هەبێت لەم دەشەوە ئەوەی کە ئەرکە لە سەریان چییە؟ یان ستایش و عیبادەتەکانیان دەبێت بە شێوەیەک ئەنجام بدەن. ئەوەی گرنگە لەو دەشەوەدا ئەوەیە کە مرۆڤ زیاتر ئیستیغلالی بکات ئەوەیە هەوڵ بداتن یەکەم تەراویحەکانی خۆی لە مزگەفتدا بکاتن بە جەماعەت ئەوە گرنگەوە هەروەها هەوڵ بداتن زیاتر قورئانی پیرۆز بخوێنێتەوە بە تێرامان و بە تێگەیشتن و هەروەها بتوانێتن شەو نوێژی تێدا ئەنجام بداتن چونکە ئەگەر بێت و ئێمە سەیری ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بکەین دەبینین لەو دەوشەوانەدا چەند خاڵێکی گرنگی ئەنجام دەدا هەروەک لە صحیحی بوخاری داهاتووە کانە ئیذا دەخەل العەشر الأواخر ئەحیا ئەهلەهو یەکەم شت هەوڵی دەدا خێزانەکەی خۆی هەڵبستێنێتەوە لە خەوە ئامادەیان بکاتن لە بوو پەرستشکردن و ئەی قەضا ئەهلەهو هەروە هەوڵیشی دەدا کەوە بە ئاگایان بێنێتەوە و شەوەکەشیان زیندوو دەکردەوە بە عیبادەتی خوای گەورە وەشەد المئزەر و لە ڕیواەتی موسلیمیش داهاتووە وەجەد دەواتە هەوڵی دەدا کە زیاتر عیبادەت بکاتن. بویە ئەوەی گرنگە لەو دۆشەوەدا ئێمە تەرکیز بکەینە سەر تەراویح و شەو نوێژ و زیاتر نزیک بوونەوە لە خوای گەورە. مەرجە عیبادەتەکان لە کاتێکی لە دوای بەربانگەوەی تر پاشەوەی نان خواردن و نوێژەکان تەواو ئەبێ دەست پێ بکات و ئەو کەسە هەتاوەکو کاتی پارشێ و یان کاتی بانگی بەیانی بەخەبەر بێت و
عیبادەتی خۆی بکایان ئاساییە بە پێی ماوە و کاتی و توانای کەسەکە. ئەوەی گرنگە کە لە فەرموودە دەهاتووە دەفەرمێ ئەحیا لەیلە هواتە پێغمبەر صلی الله علیه و سلم شەوەکەی زیندوو کردوتەوە بە عیبادەت بۆیە تا بکرێت و لە توانای ئینساندا بێتن وا باشترە هەموو شەوەکەی زیندوو بکاتەوە بە پەرستش بەڵام ئەگەر نەکرا دەکرێ یعنی ماوەیەک پشوو بداتن ئیسراحەت بکاتن اینجا هەڵبستێتەوە و بەردەوام بیتن لەسەر عیبادەت. باشە دەکرێت کەسێک ئەو دەشەوە بە تەواوی لە مزگەوت بمێنێتەوە؟ ئەلبەتە مانەوە لەو دەشەوانە لە مزگەفت پێی دەگوترێتن ئەلئیعتیکاف واتە مانەوە لە مزگەفت بە نیەتی پەرستش و عیبادەت ئەمە شتێکی سونەتە و شتێکی باشە و پێغەمبەر صلی الله علیه و سلم هەوڵیدا لەو دەشەوانەدا زیاتر عیبادەتەکەی خۆی لە مزگەفت بکاتن و ئەنجامی داد بوویە مانەوە لە مزگەفت لەو دەشەوانەدا خێرێکی زۆر زۆر گەورە هەیە و ئەوەی بەدیش دەکرێتن لە هەرێمی کوردستان خەڵکەکە زیاتر لە مزگەفت دەمینەوە و هەوڵ دەدەن عیبادەتەکانی خۆیان ئەنجام بدەن. باشە مەرجەکانی بەشداریکردنی هەر کەسێک لەم با بڵێین پەرستشانە یان لە کاتی سەردانیکردنیان بۆ مزگەوتەکان چییە؟ هەر کەسێک بیەوێ ئەتوانێ بچێت و بەشدار بێت یان ئایا هیچ تەمەنێک دیاری کراوە بە یەکێک لەو مەرجانە؟ ئەلبەتە لە ئیسلامدا هیچ تەمەنێک و مەرجێکی وا دانەندراوە بوو بەشداریکردن لە ڕێوڕەسمی زیندووکردنەوەی ئەو دۆشەوە پیرۆزانە بوویە هەموو کەسێک دەتوانێت بەشدار بێتن بەڵام ئەلبەتە ئەوەی کەوە خێری دەگاتێ ئەوەیە کە ئەرکبارە و مکەلەفە بوویە منداڵ کە بەشدار دەبیتن ئەوەش وەکو ڕاهێنانێکە بۆ ئەو منداڵە بوویە هیچ مەرجێکی پێشوەختە دانەندراوە هەموو کەسێک دەتوانێت بەشدار بێتن لەو شەوە پیرۆزەدا. باشە زۆرجار لەناو خەڵک گوێمان لێ ئەبێت ئەڵەن شەوە تاکەکان جیاوازی شەوە تاکەکان و شەوەکانی دیکە چییە لە کۆی ئەو دەشەوە؟ ئەوە دەمانگەڕێنێتەوە سەر ئەو جیاوازیە فقهیەی کە هەیە لە نێوان زانایاندا ئایا چ شەوێک شەوی لەیلەتول قەدرە ئەلبەتە ئەوەی کە جێی یەکدەنگی زانانە ئەوەیە کە شەوی لەیلەتول قەدر لە دەشەوە کوتایەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندایە بەڵام ئایا لە چ شەوێکە بعد دەستنیشانکردن تا ئێستا ئەمە یەکلا نەبوویتەوە بوویە زیاتر ئەوەی پێویستە مسلمانە هەوڵی لەبوو بدەن ئەوەیە کە لە هەر دەشەوەکەدا پەرستشی خۆیان ئەنجام بدەن بۆ ئەوەی خێرەکەیان لەدەست نەچێتن وە خێرەکە بەدەست بێنن بەڵام ئەلبەتە لە دەشەوەکانی زیاتر ئەوەی لە فەرموودە داهاتووە تەرکیز لەسەر تاکەکان کراوە و لە تاکەکانیش زیاتر تەرکیز لەسەر 27 ڕەمەزان کراوە بۆیە ئەمە هەمووی دەچێتە ئەو بابەتەی کە ئەم شەوە تا ئێستا دەستنیشان نەکراوە ئەمەش ئەو نهێنیەی تێدا کە زیاتر مسلمانان بەرەو عیبادەت بڕۆن و کێبڕکێ بکەن لە پەرستنی خوای گەورەدا. باشە لە کۆندا دەوترێت بە چەند نیشانەیەک ئەو شەوەیان دیاری کردووە یان زانیویانە کە ئەمە شەوی قەدرە ئەویش دەنگی ئاژەڵ بووە یان چەند نیشانەیەک بۆ کە دیاری کراوە بەڵام ئایا ئێستا هیچ نیشانێکی لەو شێوەیە ئەتوانرێت دەست نیشان بکرێت؟ ئەوەی کە لە کتێبەکاندا باز کراوە ئەوەیە کە چەند نیشانەیەک و ئەماراتێک هەیە بوو ئەو شەوە یەکێک لەو نیشانانە ئەوەیە کە ئەلبەتە شەوەکە شەوەیەکی هێمنە و لەسەر خۆیە و هەروەها بەیانیەکەی کە خۆر هەڵدێتن تیشکی نییە بەڵکو زیاتر وەکو باسی دەکەم بەیضا نەقیە زیاتر سپیە و بێتیشکە ئەمە چەند نیشانەیەکم باس کراوە بوویە ئێمە بۆ ئەوەی زیاتر بە تەئکید بکەینەوە لەسەری ئەوەیە کە ئێمە بتوانین هەر دەشەوەکان پەرستش بکەین اینجا ئەو کاتە بە بێدوودڵی دەتوانین بڵێن خێر و ئەجر و پاداشتی ئەو شەوەمان بەدەست گەیشت. ئەگەر کەسێک بۆ نمونە تەنیا شەوی 27 چونکە زۆر کەس وا ئاکات تەنیا لەو شەوە توانی شەو نوێژی خۆی بکە یان ستایش و عیبادەتی خۆی بکات شەوەکانی دیکە بە کاتی ئەوەی نەبوویان نەیتوانی چونکە زۆرینەی خەڵک وا ڕاهاتووە لەو شەوە پەرستنی خۆی بکە وەکو کەسێک نییە کە هەموو شەوەکان عیبادەتی خۆی کردبێت
یان جیاوازیەک هەیە؟ ئەلبەتە جیاوازی هەیە ئەوەی کە هەر دەشەوەکان زیندوو دەکاتەوە بە پەرستشی خوای گەورە بە زیکری خوای گەورە بە شەونوێشکردن لەگەڵ کەسێک کە تەنیا شەوی 27 هەڵبستێتەوە چونکە ئێمە باسمان کرد هەرچەندە تەکید لەسەر 27 دەکرێتەوە بەڵام دەستنیشانش نەکراوە کە ئەم شەوە شەوی 27 بوویە وا باشە وا پەسەندترە کە ئەم فرسەتە زێڕینە مرۆڤ لە دەستی خۆی نەداتن چونکە بەڕاستی خێرەکەی زۆر زۆر گەورەیە وەکو باسمان کرد و ئەمەش دەقێکی قورئانی پیرۆزە لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شهر یعنی زیاترە خێرەکەی لە عیبادەتی 80 ساڵ کە ئەمە کەم وا دەبێت تەمەنی مرۆڤ بگاتە ئەم تەمەنە. باشە زۆر جار دانیشتنەکان و پەرستنەکان بە کۆمەڵە چ لە مزگەوتەکان چ لە ناو ماڵەکاندا ئەگەر کەسانێک نەیانتوانی بە تەنیا پەرستنی خۆیان ئەنجام بدەن هەمان خێری ئەو کەسانیان پێگات کە بە کۆمەڵە؟ ئەلبەتە لێرەدا هیچ مەرجێک نییە کە ئەم پەرستشە بە کومەڵ ئەنجام بدرێتن بویە دەکرێت ئینسان بە تەنیاش عیبادەتی خوای گەورە بکاتن لە ماڵەوە لە هەر شوێنێک بێتن و هیچ مەرجێک نییە کە بە کومەڵ بکرێتن ئەم عیبادەتانە تەنها ئەوەیە کە ئەنجامدانی شەو نوێش لەو شەوانەدا ئەگەر لە مزگەفت بکرێتن و بە جەماعەت ئەمە شتێکی باشە و سنەتە. باشە ئەگەر باس لە ڕووداوە گرنگەکانی ئەو دەشەوە بەگشتی بکەین ئەو ڕووداوە گرنگانەی تێدا ڕوویداوە چییە؟ یان ڕوودەدا؟ ڕووداوە گرنگەکانی ئەم دەشەوە ئەوەیە یەکەم گەورەترین ڕوودا و هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز بوو چونکە قورئانی پیرۆز تا ئێستا ڕاستترین و پەسەندترین کتێبی ئاسمانیە کە لەسەر ڕووی زەوی مابێتەوە بەبێ دەستکاری هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز هەوڵێکی تەواو بوو بۆ گۆڕینی ڕێڕەوی مرۆڤایەتی و هەروەها بوو بەختەوەرکردنی مرۆڤایەتی و بۆ دانانی میتودێکی ئینسانی لە بۆ هەموو مرۆڤەکان و لە بەرژەوەندی مرۆڤایەتیدا بوویە گەورەترین ڕوودا و لەو دەشەوانەدا هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز بوو کە وەرچەرخانێکی گەورەی دروست کرد لە مێژووی مرۆڤایەتیدا و ڕووداوی دووەمینیش ئەوەیە کە ئەم شەوەکو باسمان کرد شەوێکی تێدایە پێی دەگوترێت شەوی لەیلەة القەدر کە زۆر زۆر بە نرخە و زۆر زۆر بە قەدرە و ئەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکات دەڵێ من حوریمەها فقط حرم الخەیڕ كله دەڵێ هەر کەسێک بێبەش بێتن لە خێر و بێر و چاکەی ئەو شەوە کە ئەنەهو بێبەش بوو لە هەموو خێرەکان و هەموو ئەجر و پاداشتەکانی تر بوویە ئەم دوو ڕووداوە گرنگە وا دەکاتن کە موسڵمانان زیاتر کێبڕکێ بکەن لە عیبادەتدا و ئیستیغلالی ئەو دەشەوانە بکەن و ئەلبەتە ئێمە دەزانین کە زۆربەی خەڵکی کوردستانیش ناخەوێتن تا پاشێو فەوەی گرنگە کە ئێمە هەر ناخەوین ئیستیغلالی بکەین لە بوو پەرستشی خوای گەورە و زیندوی بکەینەوە بە تاعەت نەک بە کارێکی ترکەوە نەگونجێتن لەگەڵ ئەم دەرفەتە زێڕین و گەورەیە. باشە لەبەرەوەی باسیەوەت کرد کە شێوازەکەی چۆنە ئادابەکانی زیاتر ڕوو بکەیتەوە لە دانیشتنی شەوی قەدرداوی کە لەسەر موسڵمان ئەرکە تەنیا نوێژ و خوێندنەوەی قورئانە یان ئەبێت بە کۆمەڵێک مەرجی دیکەدا تێپەڕێت وەکو زۆر جار دائانیشن بۆ قسەکردن زۆر جارە بێتە مەجلیسی دانیشتنی کۆمەڵایەتی و دوورەکەونەوە لەو بابەتی کە لەسەری کۆبوونەتەوە. ئەگەر باس لە ئادابەکانی بکەی بەگشتی چییە؟ بەڵێ وەکو باسم کرد ئەم دەشەوانە فرسەتێکی زێڕینە بویە ئادابەکانی و میتودەکەی ئەوەیە کە ئێمە زیاتر عیبادەتی خوای گەورەی تێدا بکەین بەڵام بەداخەوە دەبینین خەڵک هەیە لەو دەشەوانەدا وەکو باسم کە هەرچەندە ناخەوێت بەڵام سەرفی ناکاتن لە عیبادەتی خوای گەورە مەسەلەن وەکو باست کرد دادەنیشن قسە دەکەن یان دادەنیشن بەرامبەر بە بڵێن موسەلسەلێکی دووبلاژ کراو یان لەسەر شەقامەکان هاتوچووی دەکەن ئەمە پێویستە بەڕاستی ئێمە زیاتر تێڕوانینێکی گەورەترمان هەبیتن لە بۆ ئەم دەشەوانە
ئەم دەشەوانە وەکو باسم کە فرسەتێکی زێڕینە فئەکرێ ئێمە زیاتر قورئانی پیرۆزی تێدا بخوێنینەوە شەونوێژی تێدا بکەین دەکرێت زیاتر بەخشینی تێدا ئەنجام بدەین بۆ هەژارەکان دەستی یارمەتی درێژ بکەین لە بوو لێ قەوماوەکان لە بوو یەتیمەکان لە بوو نەدارەکان کە ئەمانەش بەشێکین لەم کۆمەلگایە کە پێویستیان بەوە هەیە لە جەژندا کەیفخۆش بن دڵخۆش بن وەکو هەموو خەڵکێکی تر بەشدار بن لە ڕێوڕسمی جەژنەدا بوویە ئەکرێ لەم دەشەوانەدا خەڵک زیاتر بەرەو خوای گەورە بێتەوە و زیاتر نزیک بێتەوە لە خوای گەورە بە پەرستشکردن نەک بە کارەکانی کە نابەجێنەوە ناگونجێن لەگەڵ مەقام و گەورەی ئەم دەشەوانە. بەڵێ دکتۆر هیچ نیشانەیەک یان ئەتوانێ وا بڵین کە ئەو کەسە پەرستنەکەی گەیشتۆتە شوێنی خۆیان هیچ ڕووداوێک هەیە بۆی مرۆڤ بزانێت کە دوعاکانی لەو شەوەدا قبول بووە؟ ئەلبەتە قبولبوونی دوعا و هەموو پەرستشەکان ئەوە دەگەڕێتەوە لای خوای گەورە بەڵام ئەگەر هات و مرۆڤ عیبادەتی کرد بە شێوەیەکی دڵسوزانە و بە شێوەیەکی ڕێکوپێک و نیەتێکی سافی هەبوو بەرامبەر بەخوای گەورە لە ئاەتەکانی قورئانی پیرۆزداوە لە فەرموودەکاندا ئەو وعدەمان پێدراوە کە ئەم پەرستشە قبولە و ئەم دوعانەش قبولە ئەگەر بێت و مەرجەکانی دڵسۆزی تێدا هەبیت و ئەگەر هات و ئەم عیبادەتە مەرجەکانی دڵسۆزی چییە؟ مەرجەکانی دڵسۆزی ئەوەیە ئەم عیبادەتە کە دەکرێتن بە تەواوەتی لە بۆ خوای گەورە بێت واتە هیچ ڕیاییەک و پێشچاویەکی تێدا نەبیتن کە مخلیسینە لە هودین بتوانین ئەم عیبادەتە تەنها لە بۆ خوای گەورە بێتن نەک لە بەرژەوەندی کەسێک بیت یان لە بەرخاتری کەسێک بیت یان لە بەرنەریت و عادەت بێت ئەگەر پێویستە ئێمە ئەو دوو شتەلێک جیا بکەینەوە عیبادەتەکانمان ئەنجام نەدەین وەکو نەریت وەکو دابوو نەریت بەڵکو وەکو عیبادەت بوویش ئەگەر عیبادەتەکانمان وەکو دابوو نەریت ئەنجام نەدا وەکو عیبادەت بوو ئەو کاتە کاریگەریەکی زۆری دەبیتن لەسەر ژیانی مرۆڤ و ئەو کاتە ئێمە لە فەلسەفەی عیبادەتەکان تێدەگەین بۆیە فەلسەفەی عیبادەتەکان زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە زیاتر ئەو عیبادەتانەی ئەنجامیان دەدەین وەکو طقوس وایە تا ئێستا کاریگەریەکی گەورەی لە ژیانی ئێمەدا دروست نەکردو بوویە ئەکرێ لەم دەشەوانەدا زیاتر ئێمە تێڕوانینمان هەبی لە بوو فەلسەفەی عیبادەت بۆچ خوای گەورە ئەوها دەیەوێتن لە بەندەکانی خۆش بێتن لەم دەشەوانەدا. باشە دکتۆر قسەی زیاترەکەین لەسەر هۆکاری دروست نەکردنی ئەو کاریگەریە بەڵام بەر لەوە ئەچینە لای کرێکارانی شارەوانی کە بۆ پاکراگرتنی پاک و خاوێنی شەقام و نێو بازار لە هەولێر ڕۆژانە لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو پاشیف شەقامەکان پاگەکەنەوە و سەرقاڵی پاکردنەوەی شارن داواش لە هاوڵاتیان دەکەن بۆ پاک و خاوێنی هاوکاری کارمەندەکانی شارەوانی بکرێت پەیامنێری کوردستان 24 دیاری شێخە زانیاری زیاترمان ئەدات. قەڵەباڵغێکی زۆر دەبینێ خۆی بە ڕۆژدا ئەم بازارە قەڵەباڵغێکی زۆر دەبینە دیارە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە قەڵەباڵغێکی زۆر بە شەقەمەکانەوە دەبینێ بە تایبەتی کە نزیک دەبینەوە لە ڕۆژانی جەشن ئەوەی کە دەبینێ قەڵەباڵغێکی زۆرە بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت شەقامەکان هەمیشە بە خاوێنی ماونەتەوە کۆمەڵە کارمەندان کۆمەڵە کەسانی دڵسۆزان بە تایبەتی لە هەولێری پایتەختە کە بەردەوام ئیشوکاری خۆیان دەکەن ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت دەبینێ شەقامەکان زۆر پاکە تیمێک زۆر بە گەرموگریەوە کاری خۆیان دەکەن بۆ ئەوەی پاک و خاوێنی شار ڕابگرن من ئێستا دەسمەلای بەڕێوەبەریان کاگڕەخیب ئەگەر بەڕێستان بێنە ئێرەوە سەرەتا سڵاوتان لێبێ و ماندوو نەبن ئەگەر پێم بڵێ شێوازی ئێوە چۆنە کارکردن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا. پێشەچی بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی تەلەڤیزیۆنی کەڵال ویستارەکەم بەخێرە سەرچام لە ئۆرکەی کێشاتان بە ناوی کۆمپانیای بە خێراتنانکەن شێوازی ئیشکردنیمە لەگە کۆمپانیەکان کە جیاوازە ئەمە ڕۆژانە 3 شەفت کارمان هەیە
لەبەرەوەی بە حکمی بوویتە ڕەمەزان بازار جەنجاڵێکی زۆری لەسرە قەرەبارگەی زۆری لەسرە سبەینا 6 شەفتێکمان هەیە هەتا سعادێکی نیورانێ یەکی نیورانە و شەفتە دەستی سرعات دەکە شەفتەشکەمان دێتەوە هەتا 6 هێوارێ 6 هێوارە و شەفتە لە شەفتەی سپەینان چیتەوە دێتەوە ئێروکانە هەتا سعات 2 شەوێ جارانە تا سعات 11 بەس ئێستا بە حکمیەوەی ڕەمەزانە جەنجاڵی زۆر لە بازارێ قەرەبارگە زبرشت زیاد بووە هەتا سعات 2 شەوێ هەتا بەرەبەری پاشوێ دەمینێنەوە دائمی 19 سعات کارمەندەکانمان لە ئیشدانا ڕۆژانە شەوانە کاری خۆیانەکەن دەمێ پرسیاری ئەو بکەم پێشتر چەند تۆن خۆڵ و خاشاکتان فرێدەدا ئێستا بە بۆنەی بانکی ڕەمەزانەوە ئەو خۆڵ و خاشاکە زیادی کردووە تەقدیریان نازانم بەس بێگومان زیادی کردیا لەبەرەوەی ئەمە سیارەمانە بوو ڕۆژانە 2 سەفەری دەکرد ئێستاکەتی لە کاتی مانجی ڕەمەزانە بوویتە 3 سەفەر ئێستا لۆن منە سیارە بنمون لۆ دەینەوە پێشی مانجی ڕەمەزان 2 سەفەری دەکرد بەس ئێستاکە کردیە 3 سەفەر سیارەمان هەیە ڕۆژانە 4 سەفەریەکە چکە لەبەرەوەی حکومین بە بازارە سنووری ناو بازنەی شێستی ئایدیمێ زەختەی زۆرمان لەسەرە ئەو خەڵکەی کە دەیبینی لێرە 95 لە دەرەوەی سنووری بەلەدیە کاتێروکانە هەمووی دەورە پشتیە پرسیاری ئەوە لێ بکەم هاوڵاتیان تا چەنە هاوکارن بۆ پاک و خایەنی ڕاگرتن شەقامەکان بەڕاستی هاوڵاتیان پابندنینە توکاندارەکان ئارەبانچیەکان لەگەڵمان باش نێسە لۆ نمونە توکاندارەکان حاویان نییە بە کابرای دەرێندەی کاکە ئەو زبروشتی خۆت ناو حلاگەش دانیان حاویەمانە حاویدانێ یەکەم قسەی ئەوێ دەرە لە حکومەت پارەی وەردەگرێت دیشتان چییە یەکەم قسەیان ئەوەیە داواکاڵیمان لە هاوڵات داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە خەرک ئاریکاری کارمەندەکانی شارەوانی بکە ئاریکاریمان بکەن حاویەی دانن ئەگە حاویەی دانن کاکە حلاگەی بادانێ ئەوی سەبرن بۆ نمونە توانەیە زبری هەیە ئەگە ناو حلاگە و کارمەندە دەست دەکاتێ بێک چرکەی بار دەکات بەس ئەگە لەو گۆڕەیبی بای دێ سیارە دێ براو دەبی لەوانەی شەکەلۆمە قورستر دەبی لۆ کارمەندەکەی قورستر دەبی داواکاریمان لە خەرچی لە ئەو کاسبکارانەی بازارێ حاویەی دانن ئاریکاری کارمەندەکان بکەن بە چاوی سوک تەمەشان نەکەن ئەوانش برای وانن ئەوانە کار تەمەشاستا لۆن ئەوە لە بەگدادش ڕات هاتە لێرە خزمەت خەرچکە ڕاست لۆ پارێ خۆیاتە بەس خزمەتی ئەو خەرکەیەکە بەڕێز دەستەکانە خۆش بەڵێ ئەو تێی یەکێک لە بەرپرسەکانی یەکێک لە کۆمپانیا و کەرتی تایبەت بوو کە دەیویست باسیەوەی کرد ئەوان ئێستا جەنجاڵێکی زۆریان لەسرە بە تایبەتی داوایان لەوە کرد کە هاوڵاتیان هاریکاریان کە من پێم خۆشە ئەگەر کات و دەرفەت هەبێت بچمە لایەکێک لە کارمەندەکان ئەگەر تۆ بێیتە لای من تۆ چ داواکاریەکت هەیە تۆ کارکردنی تۆ چۆنە داواکاری چێ لە هاوڵاتیان چۆن هاوکاری ئێوە بکەن بەڵێ وەڵاهی داواکاریم ئەوەیە لە خەڵکە بەڕێزەکەی شاری هەولێر داواکاریم ئەوەیە کە ئێمە یارمەتیان ئەوان یارمەتی ئێمەدەن یعنی زبلەکەی پڵاو نەکەنەوە لە عەرزەکەدا فڕێدەن هەر کەسە و دوکاندارەکان ئاوێک لە بە دەرکای خۆیان دانێن لە بە دوکانەکان زۆر چاکترە بۆ ئێمە بۆ ئەوانیش بۆ ئەوانیش عەفوەن بۆ خەڵکانش کە دێن بۆ نێو بازار بۆ پیاسە بۆ گەشتیوە هیوادارم خەڵکان شتەکەی فرێداتە زەویەکە فرێدنەوە ئاویەکە زۆر باشترە و خاوێنی شەو زۆری جوانە دەستەکانە خۆش بەڵێ کە ئەوەی ئەیبینی تا ئێستا درنگانێکی شەو بەڵام هاوڵاتێکی زۆر بە بۆنەی مانگی ڕەمەزان و کاتەکانی خۆیان خستۆتە شەو بە تایبەتی کە لەم مانگەتە خواز لە زۆری کاڵاو بەرهەمەکاندانە کار دەکەن و ئەوان داواکاری ئەویان هەیە لە هاوڵاتیان هاوکاریان بکەن بەڵام سەرڕای ئەو هەموو داواکاریە ئەوەی کە دەبینێت شەقامەکان زۆر پاک و خاوێنە تیمێکی زۆر باش 3 شەفێت کاری لەسەر دەکات بۆیە ئەوان جارێک تریش داوا لە هاوڵاتیان دەکەن کە هاوکاری بکەن بۆی شەقامەکانی شار بە تایبەتی هەولێری پایتەخت کە شوێنێکی تایبەتە سەرنجڕاکێشە بۆ گەشتیاران هەردەم بە پاکی بمێنێتەوە. سپاس بۆ هاوکارمان دیاری شەخە لە هەولێرەوە لەگەڵمان بوون بە هیواین کە هاوکاری زیاتری کارمەندانی شارەوانی بکرێت بە تایبەت لە پاکڕاگررتنی شار لەمە دواش کە بازار قەرباڵقترە فشارێکی زیاتر لەسەر بازاڕەکانە و لە هەمان کاتیشدا لەو دەشەوە دواتر ئەو پێداویستیانەی لە بازار بەکارێت کارتۆنەکانی یان ئەو پاشماوانە فڕێدرێتە سەر شەقام و خەڵکیش بە هەمان شێوە هیواداریان کە هاوکاریان بکە. دکتۆر ئەردەوان جارێکی ترە گەڕێمەوە وڵاتبەر لەوەی بچینەوە سەر تەوەرەکە پێم خۆش بوو لەسەر ئەواگە کۆمنتێکت هەبێ چەندە گرنگە ئێمە ئەم دەشەوە باسمان لەوە کرد کە تایبەتمەندی خۆی هەیە لە ئاینی ئیسلام و بایەخی پێدراوە لە ڕووی پەرستنەوە بەڵام ئەوەی بینیمان حاڵەتێکی ترە کە خەڵک زیاتر سەرقاڵی بازارکردنی و ئامادەکردنی بازار و جگەلەوەش کە فشارێکی زۆر بۆ سەر کارمەندانی شارەوانی و هێزە ئەمنیەکانیش دروستەکات ئەو جیاوازیە چۆن بەراورد دەکەی یان چی ئەڵێ لەسەرەوە؟
بەڵێ وەکو تێبینیمان کرد لەم راپۆرتە ئەوەیە خەڵک لەم دۆشەوانە زیاتر سەرقاڵی شتکڕینە و خۆ ئامادەکردنە بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان ئەمە ئەلبەتە شتێکی سروشتیە بەڵام ئەوەی لای ئێمە گرنگە ئێمە ئەبێت تەکید لەسەر ئەوە بکەینەوە کە پێویستە پلانمان هەبێت بەڕاستی لە ژیانی خۆماندا پێویستە شتەکانی خۆمان بە پلان بیت و بە تەختیط بیتن هەر شتێک بەبێ پلان بیتن بەو شێوە هەڕەمەکیە هەمیشە بە شێوەیەکی نێگەتیڤ کاردانەوەی دەبێتن پێویستە زیاتر لایەنی ئەمنی تون بکرێت زیاتر کارمەندانی شارەوانی ماندوو دەبن ئەکرێت ئێمە لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە پلانێک بۆ ژیانی خۆماندا بنین و لەو پلانە داوا بکەین بڵێن زووتر شتومەکەکانی جەژن بکڕین و خۆمان ئامادە بکەین نەک هەموو بڵێن قورسایی ئەم شتە بکەویتە دەشەوەکان چونکە ئەم دەشەوەک و باسمان کرد پێویستە زیاتر عیبادەتی خوای گەورە تێدا بکرێ و زیاتر تەرخان بکرێتن بۆ پەرستشکردن چونکە ئەگەر خەریکی بازارکردن بی بەڕاستی لەو دەوشەوانەدا ناتوانێت عیبادەتی خوای گەورە وەکو پێویست ئەنجام بدەیت بویە ئەم قەرەباڵغیەش دروست نابی و ئەم قورساییەش دروست نابی لەسەر لایەنەکانی ئەمنی بەڵێ بینەوە سەر تەوەرەکی خۆمان بەر لەوەی بچینە راپۆرتەکە پرسیاری ئەوەم لێ کردی کە ئاماژەت بەوە کرد ئێمە نەمانتوانیوە کاریگەری دروست بکەین لە ڕێی ئاینی ئیسلامەوە مەبەست لە کاریگەریەکان چییە و بۆچی نەتوانراوە بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و ئێمە هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پێویستە ئێمە لە فەلسفەی عیبادەتەکان تێبگەین لەبەرچی ئێمە نوێژ دەکەین لەبەرچی ڕۆژوو دەکەین لەبەرچی زەکات دەدەین حەج دەکەین ئەم پەرستشە گەورانەی ئیسلام هەر یەکێکیان فەلسفەی خۆی هەیە بەڕاستی ئەگەر طقوسە و تەنها ئەنجامدانی ئەو عیبادەتانەیە ئەمە ئەرکێکە و هەموو کەسێک ئەنجامی دەدات بەڵام ئەوەی گرنگە کاریگەری لە ڕۆژانەی ئێمەدا دروست بکاتن مەسەلەن نوێژە پێویستە دوورمان بخاتەوە لە کارە خراپەکان یان ڕۆژووە بە هەمان شێوە بوویە بەدیدی من خەڵکەیە ڕەنگە بە ڕۆژوو بێت بەڵام لە کڕین و فروشتندا غەش و خیانەت دەکات فئەمە تێنەگەیشتە لە فەلسفەی ڕۆژوو لەعەلەکم تەتەقون یەکێک لە حکمەتەکانی ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەیە بەرەو تەقوا بڕۆی یعنی یان بە تایبەتی ئێستا بەرەو جەژنە لە جیاتی ئەوەی بوو نمونە نرخی شتەکان کەم بکەنەوە زیادی دەکەن و گران بازاری دروست دەکەن لە بازاردا و پێویستە ئەمە بازرگانەکان ڕەچاوی ئەم خاڵانە بکەن بازرگانی موسڵمان بە ڕۆژوو ناکرێ بە ڕۆژووبی لە لایەکیش بڵێن نرخی شتەکان زیاد بکەیوە چۆن قبول نابێت یعنی ئەمە دوو شتن پێچەوانە یەکترن ئەگەر مرۆڤ ڕۆژوویەکی ڕاستەقینە ئەنجام دەداتن پێویستە ئەم ڕۆژوە تەسیری لێ بکات پێویستە کاری تێبگات ڕۆژوو تەنها ئەوە نییە مرۆڤ لایەنە هەستیاریەکەی ئەوە بێتن تەنها خواردن و خواردنەوە نەخۆی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات من لەم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئەگەر ڕۆژووات لێ نەکاتن گۆڕانکاری لە ژیانیدا دروست نەکات خوای گەورە پێویستی بەوەی نییە تۆ ئاو نەخۆیەوە یاخود خواردن نەخۆیەوە ئەمە پێویستە ئێمە بەڕاستی لەمە دووە ئەو تێڕوانینەمان هەبێت بۆ عیبادەتەکان لەبەرچی من بە ڕۆژوو دەبم حکمەتی چییە لەبەرچی زەکات دەدەین بۆ ئەوەیە فەقیری و هەژاری و نەداری لە کۆمەلگادا نەمێنێتن ئەمەیە فەلسفەی زەکات فەبوویە بەڕاستی بەلای منەوە زۆر گرنگە ئێمە مسلمانان هەوڵ بدەین لەم فەلسفەیە تێبگەین و لە ڕۆژانەی خۆشماندا تەطبیقی بکەین ئەگینا بوویە دەبینین تا ئێستاش ئەم عیبادەتانە بە شێوەیەکی زۆر تەسیرێکی زۆری یعنی لەو کەسانە ناکاتن کە ئەنجامی دەدەن چونکە تەنها وەکو شەعیرە وەکو عادەت ئەنجامی دەدەن نەک یعنی وەکو عیبادەتێک کە تەسیری لێ بکاتن ئەمەشە چێتە چوارچێوەی سوودەکانی بۆ نمونە سوودەکانی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون و هەموو ئەو پەرستەشانی کە لەم مانگەدا ئەنجامەدرێت ئەلبەتە یەکێک لە مەبەستەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەیە ڕەمەزان
و دشەوەکان قوتابخانەیەکن هەمەجوورن لە ڕووی ئابووریە و قوتابخانەیە واتە فێرمان دەکات ئێمە چۆن ئابووری بین لە ماڵەکانی خۆماندا لە خەرجیەکان لە داهاتەکان هەمووی وا دەکاتن واتەوانەیەکی ئابووریمان پیشان دەداتن کە هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکات ما عالەمەن اقتصاد چەندەی مرۆڤ ئابووری بێتن ئەوەندە دوور دەکەوێتەوە لە فەقیری هەروەها قوتابخانەیەکی کۆمەڵایەتیە وا دەکاتن پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پتەوتر بن لە نێوان تاکەکانی کۆمەلگادا بە تایبەتی چینی هەژار و چینی دەوڵەمەند کە وا دەکاتن ئەو کەلێنەی لێوانیان هەیە کەم ببێتەوە. لە واقعی ئێستای کۆمەڵگی ئێمە بەو شێوەیە هەژاری کەمە کاتەوە مانگی ڕەمەزان؟ مانگی پیرۆزی ڕەمەزان هەوڵێکە وە فاکتەرێکی زۆر گرنگە بوو کەمکردنەوەی هەژاری لە هەرێمی کوردستاندا ئەگەر بێت و خەڵکەکە زیاتر بەرەو زەکاتدان بڕوات و زیاتر خێر و سەدەقات بکات و ئەمەش تێبینی دەکرێتن لە هەرێمی کوردستاندا کە خۆشبەختانە خەڵکەکە هەوڵ دەداتن لە مانگە پیرۆزەدا زیاتر بەخشین ئەنجام بدا و زیاتر زەکاتی ماڵی خوان بدات و ئەلبەتە ئەمە کارێکی ئەرێنیە بوو نەهێشتنی هەژاری لە کۆمەلگادا کە زۆربەی هەرە زووری کۆمەلگا مرۆڤایەتیەکان بەدەستیەوە دەناڵێنە. بەڵێ دکتۆر کۆتا پرسیارم ئەەکەم زۆر جارە و کەسانەی کە خێر یان هەر جۆرە با بڵین هاوکاریەکی خەڵک ئەەکەن زیاتر ئەیکەنە ئەم دەشەوە. ئایا جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی دیکە ڕەمەزان یان خێر و زەکات و ئەوانە لە هەر کاتێکدا بدرێت ئاساییە؟ ئەلبەتە خێرکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە شێوەیەکی گشتی زۆر باشە و پەسەندە بوویە پرسیارن لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد لە ئەفضەل الصەدەقە گوتیان ئایا کامە خێر و بەخشین باشترە فەرمووی سەدەقەتون فی ڕەمەضان هەر بەخشینێک کە لە ڕەمەزاندا ئەنجام دەدرێتن زۆر گەورەترە و بەخێرترە لە مانگەکانی تر بوویش ئەوە تێبینی دەکرێت کە خەڵکەکە و مسلمانان بە شێوەیەکی گشتی زیاتر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زەکاتی ماڵی خوان دەدەن و بەخشینەکان ئەنجام دەدەن بوویە ئەوە زۆر گرنگە. بەڵێ دکتۆر ئەردەوان مزوری مامۆستای کۆلێژی شەریعە و دکتۆرە لە زانستی ئیسلامی زۆر سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس. دەستخۆش دکتۆر. لە ئوردون گروپێکی خۆبەخش لە ڕێگەی پرۆگرامێکی خێرخوازیەوە ڕۆژانە خوانی بەربانگ بۆ منداڵانی بێدایک و باوکو و کەمپەکان دابین دەکەن. ئەم گروپە ڕۆژانە خواردنی بەربانگ بۆ نزیکەی 270,000 منداڵ و پەنابەر دابین دەکەن. پێکەوە زانیاری زیاتر وەردەگرین. ڕۆژێن درێژ و گەرم و ئەف خۆبەخش برۆژینە لێ ئەڤ یەک نەبوورەگر و خۆشیە بخنە دلێ زارۆکاندا. زێدەتری 5 زارۆکێن سێوی بەشداری ئاهەنگەکە ئەفتارێ دەبن ئەو ژی دە چارچۆڤایە یەک ژ مەزنترین پرۆگرامێن خۆبەخش لە ئوردونێ و زێدەتری 1000 کەس لە دەردۆرە ئوردونێ دەهەیەمە مەها ڕەمەزانێ دەکارێ خۆبەخش دەکەن. ئەم هەوڵ دەدەن مەزنترین ڕێژەیە خۆبەخشان کۆم بکەن داک و دەماخوا تەژی بکەن و جڤاکە خۆ ئاوا بکەن نیزی 1000 کەس دێ کار و پلانکردندا خەباتە خۆ بدۆمینن. هەر شەو لە ئەمانە پایتەخت زارۆک ژە سێویخانەیەن جودا و کامپان کۆم دەبن داک و خواردنە ئەفتارێ بخۆن و چالاکیان جوداژی بەشدار ببن. يوم تشوف الطفل مبتسم دەماکۆ و زارۆکێکی خۆش دبینیت و دخوازی زیاتر ئالیکاری پێشکەشی وان بکی دەماک و هەر تشتی پێشکەش دکی و ئەنجامی لەبەر چاوی خۆ دبینی تو هەز دکی کۆ پێویستیاتە بڤان زارۆکان هەیە. اللي عندك وعم بتسوي كل هذا الاشي بتشوفه قدامك. جبلی چالاکیە هەر ئێوار لە هەموو پارێزگەهێن ئوردونێ ئالیکاریان مرۆڤی تێنە پێشکەشکردن. ئیساڵژی خوارن ji بۆی زێدەتری 270,000 کەسی هاتیە دابینکردن. ئارمانجەمە ئیساڵ و ئەم خواردنێژە 276,000 کەسی را پێشکەش بکەن. ما بیرروکەیەک نو هەیە دەربارەی چاوە ئەم بگەهینە وێ هەژمارێ لەومە هەر یەک ژمە دگەهینە گرۆپەکی. لەگەل بەهابوونا لە وڵاتی ئوردونێ هەژمارەك مەزن ji پەنابەرên سووری li wî welatî hene piraniya wan jî jêr hêla hejariyê ne.
ئەف جۆرên چالاکیان jî ئەگەرە ببنە ئالیکاریەکە سەرەکە ji بۆی gelek malbatan bi taybet di meha Remezanê de. İvan Humer, Kurdistan 24. بەڕێزان بەردەوامین لەگەڵتان و ئەچینە تەوەری هونەری پاشیوی ئەم شەو ڕاستەوخۆ لە شاری دوهۆکەوە لەگەڵ هونەرمەند کرمانج باشووری دەبێت و هاوکارمان چەکدار جەمال لە دوهۆکەوە گفتوگویەکی هونەریانە لەگەڵ ئەم هونەرمەندە ئەنجام دەدات. چەکدار ئەم کاتت باش و فەرموو. سارا دەمێن گو باش بێت دیارە کوتاوە ماژە پێکری ئەمن و کەل باژارێ دوهۆکەینە ناوا بژین مۆزەخانەیە قەچاق یا کەلتوریدا کوپڕێز و سوپاسیڤە بەڕێز ڕووناکبیر و هەلبەزمانê کورد قادر قەچاق ئەvە ku bijin ev cihê vêgavê em lê ya taybet e wî ve jiyana bijin yan jî keltûrê Kurdistanê ve nava vê mozexanê da Sara mêvanek li def me heye mêvanek gelek hêja ye hunermendek gelek hêja ye ku Kirmanc Bakurî kekê Kirmanc xêr hatî ser çava zêdetir em ev şeve eker em behsî hindê bikeyn bû çî Kirmancê Bakurî yani ji bo min her şer parçê Kurdistanê jî yekin ji ber ku stîla gotina strana min piraniya wê Bakur e ji ber hindê yani xelek dibe Kirmanc Bakurî yani ew girêdayî stîla gotina şêveya strana min e ji ber carê da wextê me gelekê me nebtenê 25 deqîqeyet heng da wext gelek ji me neçît tu dil dest pêkê çi bêjiye bînerê Kurdistan 24 ez dilgeşê canim efendim لشکرم شورشوانم روژا جنگ شروانم از دلگشی جانم دنگ بیجم تنبوروانم لشکرم شورشوانم روژا جنگ شروانم خوشگوانم از دلگشی جانم دنگ بیجم تنبوروانم لشکرم شورشوانم روژا جنگ شروانم Kirmanca azizem zêdetir behsî strana folklorî bikeyn belê
ولات هکاریا یعنی میشین لاندکا کلتور و فلکلور استرانا کردیه یعنی بو یعنی مرکب ربطایبتی مبحثی باکر بگشتی بگی یعنی اکشک در گوتنا استران پرانیاویش باکور هاتناویش سدم آوی چونکه کردین وی داری راستی جی گلک ایشو آزارا مزن سرلدان هری دست بیکا 200 سالی دا جور دست بی بیه و جبرنده هکاری جی تایبتمندی خویا هی چونکه کردستان به گلک شیوای استرانتی گوتنه مثلا هی سرحد بوتان خرزان جا یا هکاریا کد اخته هکاری مرد بجیتن چون او وقت حتی نیزکی ازا خوشی همی هکاری و جبرنده بوتان فلکلوری ویر یعنی هم بیشن دبوکا بوتان گلک دولمنده منطقه که چیاییه یعنی چیه که خوشه یعنی تو خلکی وانی بله خدا چه که بحثی رمضان هم چه که بحثی شبت رمضان الوانه بکن چاو بریوه چی چاو بریوه اصلی خو چال درانه نه بله جوانه بونه جیانه ورجی یعنی گلک جدایی که اوسا زیدنی نه وکی باشوره اوجی چونکه کرد همی تقریبا نزیکی ایکن جبرنده خود ورجی یعنی خوشن یعنی شوید زیده تر ام بحثی کردستان بکن کردستان که 4 پارچه هر دور و رخت ما همی گاوا گرت هارن دوید واب خیلن وید شماش ناف ببن یعنی کرمانچ بو کردستان ده چه بیشت؟ خود یعنی حقیقت از ویتشتی بیجم ام کرد هنده تشتا زوی بیر دیگن یعنی بویه را 16 اکتبری خو نظام بیرام نچویه نظام یعنی از چه بیجم دوید روژا یکیتیه دوید هم ببینه یک چون اگر هم نبین یک وکی احمد خانی دویجید امی هرن یک بی یک تو زانی اف دریش ما کرمانج عزیز چند ساله من فهمش خو کریو هم هر داخواست که اینم ببینه یک خانه مازن جی هر وگوت یعنی گلک هر بزوان مین کرد یعنی گلک مازن هر گوت یه ببینه یک دیاره کردا چجارا نبیه ببینه یک آخه صدم او ای که اوه کو من ویری ریزو سلاف بوی جبوی اف مامستاین زانکوین کو یه گریدای زمانه سری دا ما هیچ زمانه کی از زمانه کی نتوی بو خود درست نکی چون که احتمالا مثلا از هورامی تیناگم بس کردن یا مثلا سورانی باش تیناگم احتمالا اوجی بهدینیه یا کرمانجی باش تیناگم از بخوه هنرمنده دبینم دوید ما سری دا زمانه کی نتوی هبید کوام ببین یک تو نوکه به گوهداری ها چکه؟ خودی از دی چما جزیره و احمد مالا میسا از کرم آخی وای حيفات لي من ربلي من ماكم يا لود الكايات ميو احمد مولا ميساد مدخوزه يودي يا لو من اوادني اخي حرمتي يا دي يا لو قولا يا جنيو اخي واخلم لي واخلم يا الملايا مني حيفا جابي رشو بلك يا دي لو اخيتني
کجل برا گرار بی خاین دریه ایوا اخلمن یاده لو دل کاتمی صالح بسمامي بباقق واحمد مرامي صابرين دار آلية أودي الأيواني أزيد شمني شوي سري خدي ديادي دلي مشاودي نوغير داني آخي واخلمني واخلمني واخلمي الملايا مني حيفا جامي رشو بلك يادي لو دست خوش دست خوش سپاس کرمانج عزیز دو گنجت گلک هجاد گل منه لیدر سازه لیدر گیتاره زور سپاس بماندی بونا هنگوشی گلک سپاس کاک برهان با بیوی رحمه خود لیبید هنرمنده که هجا بو اوجی یعنی هوستا بو لگوتنا فلکلوری دا کره رحمتی سیف الدین دوسکیه و حواله که منه گلک هجا یک و همی گوا این رحمن متنه نهلیتن روز حواله مجیجا سیده سیف الدین یعنی تا بیرامه اینا سیده سیف الدین جی یک جی مدرسین استراحه فلکلوریه هم طایبتیش هم بحثی هم تحسیدین هم طایبتی بحثی باشور کردستان بکن دور آبادینا بکن براست سیده سیف الدین قطبخانه که گلک مازم بو کرمانج عزیز وقتش مچید زیدتر هم یعنی بچینه ایریوانه یعنی البره کازاخستان و روسیه و گاو تماشاوان کردستان 24 جی سلاو بونگو ام چه بیجینه و بوا چه بیجین چه بکینه دیاری همده از مقطع کبله که حکیموی بله پیشکش بود بله بگیرم اری بیج حکیموی حکیم خودی که خودی سرمراد حبینی بس سرمراد بگی نازی دادی وارم الحمق چکا برینه برینداری ما لابا مرا جدی حنقا دونه زیت کوکا داره لو مرجانه ور حکیم و بخت تدام واسخره برشیر دیر مازی واسخره برشیر دیر مازی از پیشکش حکیم خواب که مال حال دنیا الگه زیر سر وامپیر کان حکیم برابر دست خود و قرار به زیر سر مقایل بو قائل نبو از پیشکش حکیم خواب کم جاده رشکتی زری عفضائل نمینم ور حکیم و وقت تدام برین داره مالا بابه مقداره لط نشینه
در چه گوتیه پیشیانو که کو برنامه دابید کلیپ بید خودی من اوه تقریبا سالونی و کس خریک آلبومه که چید کم بس جبر هندک اگرین آبوری هم یعنی نویدا کاری ما هم هدیه شولد کم بچکی و هندک استران دیه نتوایی ما از سر شولد کم و چید کم خودی هم مجیل هنری نه و استران نه یعنی چند اف بجین مسئله آبوری چند کارتی کرنه البرهمت هنرمندید کن چند بنا ریگر کو مثلا هنرمند زیاده تر باشتر بچید یعنی جی ابداع بکید خودی از وک کرمانج بیجم از وک خوب بیجم یعنی هنرمندی اکید پشتوان دویدن بله چونکی پشتوان نبیدن تو نشی چی گی استران وقتی ام وقتی سر تلویزیون استران اگه بیجن احتمالا مثلا اوی تماشات کرد گوهد داده بوی گلک آسانوی دیدن یعنی ام باور که حیواد من نوی بسترانی و حتی استراناتی تچه کرن دبت استران شنی دبت برهم کو خلک گوی خود داده وجا همی پارچه تینا عزف کردن آلات موسیقی گوتن استران استودیوی جبرنده اونا همی گریدای مادی جه اگر پشتوان نبیتن هنرمند حتی جیه کی دیشید یعنی یوم هم ویگاوی مثلا من استرانکا چه کری کو مگاوی دی جامعه پیکر ام کرد گل اگزیتش تا بیرد کرد بله یعنی من وک ارکک زانی سرملی خو کو حقیقت داستانکا وکی چا بشم از یعنی داستانی تو سابی کو نه نبیر کردن بس حتی ویگاوی کسی خل نجم من خوسترانی نکه خدان کو هم بشین بکنه کلیپ تو زانی کرمانجا عزیز ویره یعنی از بسیاره که کم برسه به پاش دچینه و استرانه تبع حس جیکری یعنی هنگ زیده تر الباشور دجین یعنی نبون استودیویت گلکت باشد پروفیشنالت اویدیتره چند کارتی کرنید کن کو مثلا هنرمنده ما بچیته ولات ترکیه آنجا هر ولاته که دیتره بیتن کو بر همه خود تومار بکرد خودی که جگدار ما کردستانی جی استودیوی گلک باشنه ما یعنی عازفین گلک باشید هنه بو چی پا گلک جاره هنرمند گازنداد کن بیشن مثلا استودیو نین یعنی من بسیار کن بس نزانم چون هر هنرمندک شیوه کار کردنوی جدایه یعنی نیک من از بیم یعنی لکردستان هنرمند این گلک باشنه چونکی حقیقت موزیکا کردی بر به خطرک مزنده چتن چونکی او کبرای استانبول عازف تکتن اوی گداریا محمد عارف ایان شهروی برویان مثلا سعید آقای جزیری نکریه از سخت کمی مثلا گوی اختم استرانو احمد مالا میسا که سعید دلشاد سعیدی ما اویج عازف کریه و هنده که ترکیش عازف کرنه بس که سعیدی درست کردی عازف کری یعنی میت هی بس ما پشتوان نینه یعنی اگه پشتوان هبیتن لبار کم کردستان استودیو باشد هی رئیس صلوات مجی بو سیده دلشاد کرم کم و از دستران بیشم بس بشرط اگی دویتیش بو مستران اگی چون من اگولی میتن گیداشی گلک خوشه جا اگر تو بوم مقطع گی بیشی از ایشی برنامه از خدمت اضافه کرم نجا ما دویت تو بوم بیشی که حقیقت از هست کم بره آموزه کم بو اوه که بینرین کردستان 24 حقیقت نتنه بیجره و هنرمند اکیزه گلک زیره که دنگیش گلک خوشه زور سپاس از آنم و پلانا که همی تماشاوان و بینر و گهدارت کردستان 24 بگاوین تماشای مدکن گلک برادر داخواز استران اکی کریه استران تل سر بویر 16 اکتبر و داستان آمازنا پرده و سحیلا و بیجنوی منطقه چه کری اگر تو هم چیرو کاوی یا کرتی بو ما بیجو استران پیشکش بکنی خود ویره را از بیجم رئیس سلاوش بوی او شهیدین مالبات وان شهیدی که گیان خو کرنه گوری آخو کردستان یا پیروز تایبتی داستان پرده و سحیلا و هر و او مالبات شهیدان که و شر داعش دا گیان خو گوری آخو کردستان کرن
اویت کویگاوی بریندارن داخوازی سلامتی وان دیگن و رزو سلاوی ما بوی وان پیشمرگین عزیز کو سنگ خوکرن چپر راستی جی او روژه بو وان دیلان بو یعنی داوات بی مجی پیویست زانی مستران اکسر آمده کرد از ویسترانی ویگاوی چید کم یعنی هشتا تمام خلاص نبیه بس تداخواست کرد از ده مقطعی پیسکشی بینر انتجا کم و از هست کم اویش بیجم کو حقیقت بویرا کرکو که بویرا کو پیچکنی نکو هم زوبیر کن چند خاینان ارزان فراد گرن خوان چو ای فلکی کابه بیشه کرکو کدا چو چند خاینان ارزان فراد گرن خوان چو مگو کردن من ازانی ولا افروش بود کرکو کرین پرچه پرچه دان دجمنان چون ولات کرین ویران تالان دان دجمنان چون مگو کردن من ازانی ولا افروش بود کرکو کرین ویران تالان دان دجمنان چون ولات کرن پرچه پرچه دان دجمنان ای فلکی کابه برسل پرده چه بود او پیش مرگت مارزانی بود دشمن هجان بود شرد کرن وگی شیران ولاد پارز بود خطابیه خطاب خانا بابه مزن بود ریچو ری بازا بارزانی نکوان پیروز بود شهید بود نه خماوان بود او روش دیلان بود خطابیه خطاب خانا بابه مزن بود ریچو ری بازا بارزانی نکوان پیروز بود شهید بود نه خماوان بود او روش دیلان دست خوشکک و بهیوی نروژه که نزیک بهیمتا پیشمرگی جاره کادیتری آلای کردستان السر کلا کرکی که بلند بیته و جاره کادیتری راستی و درستی پیشمرگی حکمران بنویره ام زیده تر کرمانجا عزیز یعنی وقتی ما گله که دچید ام زیده تر بحثی بیشین روشا هنری بیکین هنر کردی بگاوه چه آزده تا پیشیانو که بحث کرد که مثلا گلک جارا عازفن ترک از پاسترانا کردی دیکن
خودی هنر کردی یعنی گریدای سری دو گریدای هنرمندای کو بشین هنر کردی به خود درست کن یعنی نه هنر که تقلیدی چی کن یعنی او خو اگر تو بچه حقیقت ترکاتش دید مید دزی چونکی ویگویک درد کهون هوله کو گلک استرانت کردی یت کردی بون اوام بریه کریه ترکی بله و جا چینو بیتن امجی شنی بیتن جواب دزن بله چون ما بخوف کلتوره که گلک دولمنده هی و رزو سلام بو همی هنرمندین هیجویت هی کو ام بری خلکی خوب دنا هنر کردی چونکه حقیقتا اگر حسا بچتن ام دیبر بنمانه چی کردی کرمانج عزیز یعنی نو کنده گنج در کفتینم استرانا کردی دو بیجن تا چه پیامک بوا گنجا هیا یعنی هر دست پیک آوایه یعنی ادبیم یا سری دا هر دارک سر کوکا خویشین بید یعنی وقتی تو خانیه که آواد که اگر تو خیمه درست ندانی دی هر رفیدن ماجي هنر كردي ما في الكلورة كي هي دولة منده هجرم بنجها موسيقى كردي دست بيبكن تباور که دی عمری استران دریج بیتن و عمری هنر مندیج دی دریج بیتن از شوی وام چیت کم اوی تازه دست به هنر کردی کن هندیش واتیتن بنگه دست بکن دی بوا باشتر بیت زور سپاس سارا دیاره وقتی منما بتنل دیماهی که دویجدل سپاسیا هنرمند گلک عزیز کرمانج با کوری بکم حوالن من بجین جنیار جی بکن گلک سپاس بو ماندی بونه هنگو سارا جاره کادید بیجم زور سپاس بو برس قادر قچاخ خدا نه بجین موزخانا کلتوریا بجین اوانو که امتدا کو براستی جیل ویره کلتوره که گلک دولمند کرد و کردستان تهیت دیتن کو به همو بجینوان آین و مذهب و نتوین کردستان دادجین بهی بیاوی چنده چکدر جمال لادهوک لگلمان بود سپاس با تو سپاس با میوانه کشت آلای دولت کردستانی برزو بلند زور سپاس زۆر سپاس. بەردەوامین لەگەڵتان بۆ ساڵی دووەم لەسەریە کۆمەڵێک خۆبەخش لە ئێمن خواردنی بەربانگیان بۆ کۆمەڵێک لە کرێکارانی پاکردنەوە ڕێخست. سەرەڕای ئەوەی قەیرانێکی قوڵی مرۆیی لە ئێمن هەیە کەچی خۆبەخشەکان دەیانەوێت ئەمە ببێتە نیریتێک لای ئەوان و ڕۆحی هەرەوەزی لای یەمەنیەکان زیاد بکە. شەکەت بوون، ناچاری چەند وەسفێکی کەمن لە ڕەمەزاندا بۆ کرێکارانی پاکردنەوە لە سەنعای پایتەختی یەمەن. ئەو پایتەختەی زیاتر لە 3 ساڵە لەژێر ڕەحمەتی موشەکی دوژمندا ئازار دەکێشێت. لە یەمەن جگە لە قەیرانە مرۆیی و سیاسیەکان قەیرانێکی قوڵی خاوێنی هەیە، بەڵام سەرەڕایەمەش کرێکارانی پاکردنەوە هەموو هەوڵێک بۆ خاوێن ڕاگررتنی شارە بێنازەکەیان دەدەن. بۆ ساڵی دووەم گروپێکی گەنجان خواردنی بەربانگ بۆ زیاتر لە 500 کرێکاری پاکردنەوە ئامادە دەکەن کە ڕەنگە ئەوان تاکەلایەن بن هەست بە ئازار و مەینەتیەکانیان بکەن. یەکێک لە ڕێکخەران بەم شێوەیە باز لە ڕێکخستنی بۆنەکە دەکات. دەمانەوێت ئەوەی لە تواناماندا بێت پاداشتی ماندووبوونی کرێکارانی پاکردنەوە بکەین. ئەوەی سەرنجڕاکێشە لەم بۆنەیەدا بەشداری ئافرەتانە لە ئامادەکردنی خواردن. پیاوانیش ئەرچی ڕێخستنەکەیان گرتە ئەستۆ. ئەم جۆرە کارە هەرەوەزیە گەشتبینمان دەکات. مانگی ڕەمەزان لای موسڵمانان بە مانگێکی ئومێدبەخشی پابەندبوون و عیبادەت هەژمار دەکرێت و یەکێک لە کارە سەرەکیەکانیش گرتنی دەستی هەژارانە. ئەوەی لە ئێمەنیش دەگوزەرێ هیچ کەسێک ئیرەیان پێنابات. جگەل لە شەڕ و تۆقاندن و برسێتی هیچیان بۆ نەماوەتەوە وە کرێکارانی پاکردنەوەش بەشێکی قوربانیانی کۆمەڵگەکەن. کرێکارانی پاکردنەوە بەردەوام کار بۆ ئێمە دەکەن. دەمانەوێت پاداشتیان بکەین و هەروەها هانی خەڵکی دیکەش بدەین کاری هاوشێوە بکەن. بە گوێرەی ئاماری نەتەوەیە گرتووەکان دۆخی مرۆیی لە ئێمن خراپترینی جیهانە. بە گوێرەی ژمارەکانی وێن بێت زیاتر لە 22 ملیۆن یەمەنی پێویستیان بە هاوکاری خێرایی مرۆیی هەیە.
بەردەوامین لەگەڵتان و دەچینە تەوەری تەندروستی پاشیف. لا تەوەری تەندروستی ئەم شەومان باس لە کێشەکانی بیستن و نەشتەرگەریەکان و هەروەها چارەسەرکردن دەکەین. با میوانداری دکتۆر باواجی کەریم پزیشکی پسپۆڕی بیستن لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم کاتات باش زۆر بەخێر. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بێم وەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەران پێکهاتەی گوێ چۆنە یان لە چی پێک دێت؟ بەڵێ خۆی لە ڕووی زانستی پزیشکیەوە گوێ دابژەکرێ بۆ سێ بەش. گوێی دەرەوەمان هەیە لەو پەڕەکەی کە لە دەرەوە دیارە لەگەڵ ئەو کەناڵی هەتا ئەگا بە پەردەی گوێ ئەوە پێوترێ گوێی دەرەوە. گوێی ناوەڕاستمان هەیە لە پشت پەردەی گوێ بۆشاییەکە هەوای تێدایە چەند ئێسکێکی وردی تێدایە پێکاتەیەکی تۆزێک ئالۆزی هەیە. دوای ئەوە گوێی ناوەمان هەیە کە ئەندامی بەرپرسە لە بیستن و هەروەها لە هاوسەنجی لەش. اینجا ئەویش لە ڕێی دەمارەکانەوە بەستراوەتەوە بە مێشکەوە. یعنی لەو سێ بەشە پێک دووە نەخۆشیەکانیش و هەر شتێکمان هەیە بە ژێری ئەو سیانە دابەژەکرێ لە پزیشکیدا. بەڵێ بینە سەر بیستن. بیستن چۆن ڕوو دەدات؟ بەڵێ طبعاً ئەو دەنگانەی کە هەیە لە دەوروبەرمان شەپۆلە هەمووی لە ڕێگای ئەو پەڕەکەی کە ئەڵێن ئەو پەڕەکەی گوێ کۆکرێتەوە بەر پەردەی گوێیەکەوێ ئەو بەرکەوتنە یعنی خۆی هەر شەپۆل وایە هاوەکو لەرە بەرزوو نزمیە. ئەو بەرکەوتنە بە پەردەی گوێ جوڵانەوەیەک دروست دەکات لە شوێنی خۆی لەرینەوەیەک لە پەردەی گوێ دروست دەبێت لە ئەنجامی ئەوە ئەو شلەیە کە لە پشت پەردەی گوێ هەیە و کە ئەو سێ ئێسکە وردەی تێدایە ئەوان حرەکەیان تێدا دروست دەبێت. یعنی ئێسکی یەکەم ئەبێتە هۆی جوڵانەوە لە هی دووەمیش لە سێم ئەویش پاشان ئەو حرەکەی ئەگوازێتەوە بۆ گوێی ناوە. لە گوێی ناوەش دیسانەوە شلەیەک هەیە دیسان چەند پێکاتەیەکمان هەیە ئەوانیش ئەو جوڵەیە ئەگوازنەوە بۆ دەماری بیستن. لە دەماری بیستنەوە ئەو کاتە ئەگاتە مێشک و ئەو کاتە مێشکمان زیایە کاتەوە ئەو ئیعازە ناسێتەوە کە ئەوە دەنجی مرۆڤە ئەویان دەنجی ئۆتۆمبیلە ئەویان دەنجی ئامێریکا ئەوانە ئیتر ئەیان ناسێتەوە. بیستن پەیوەندی بە تەمەنەوە هەیە بۆ نموناگەن لە سەرەتای قۆناغی مناڵیەوە دەست پێ بکەین چونکە زۆر جارە و گرفتانەی لە لای مناڵ هەیە زیاتر پەیوەندی بە گوێیەوە هەیە. ڕاستە باسی ئەو قۆناغە بکەین و دواتر گەورەبوون و تەمەنی پیریش. ڕاستە خۆی هەر لە سەرەتاوە منداڵی ساوا کە تازە لەدایک بۆ بیستنی هەیە بەڵام کە هەستی پێ ناکرێ یان مەسەلەن ئێمەوە نایناسینەوە کە ئەو کەسە وەکو کەسێکی گەورە گوێی لە شتەکانە لەبەر ئەوەیە کە لە ڕووی ژیری و لە ڕووی بیرکردنەوە ئەوانەوە هێشتا پێنەگەیشتووە ئەگەر نابیستنی هەر هەیە تەنانەت ئەڵێن لە ناو سکیدایشیش منداڵ یعنی هەندێشت دەبیستێ لە مانگەکانی ئەخیری بڵێن. لە سەرەتاوە بیستنەکەی هەیە بەڵام دوایی لەگەڵ ئەوەی کە لە شتەکان تێگا لەگەڵ ئەوەی کە بیرکردنەوەی فراوانە بێ ئەیان ناسێتەوە. لە سەرەتاوە تەمان گرفتی نییە یعنی کەسی ئاسایی منداڵێک کە لەدایک بووە گرفتی هیچ گرفتێکی نییە. کەی گرفتی بۆ دروست دەبێت ئەگەر بەهۆی هەوکردنێکەوە بێ بەهۆی ئەوی زیادە گۆشتێکەوە بێ لە لووت بەهۆی لەوزەتێنەوە بێ بەهۆی ئەو شتانەوە گرفت لە گوێ دروست دەبێت. حاڵەتی دەگمەن هەیە کە بۆ نمونە بڵێن ئەو کونەی گوێ خۆی داخراوە یانیش بڵێن گۆڕانکاریەک هەیە یان خەلەلێک هەیە هەرکە بۆ ماوەیە. باشە دکتۆرەمە پرسیاری وکەم زۆر جار مناڵی ساوا کە ئەگری ئەڵێنەوە گوێی تر زیاتر با بڵێن خەڵکەکە هەست بەوەکە یان ئەو قسەیە هەیە ئایەمە ڕاستە مناڵ هیچ گرفتێکی لە گوێی هەیە؟ لە هەندێک حاڵەتەکان ڕاستە بۆ نمونە ئەو منداڵە هەوکردنی لەوزەتێنی هەیە یانیش هەوکردنی هەر بڵێن ڕێڕەوی هەناسەی هەیە بەعام مەسەلەن سەرمای بووە یان جەوی لێگۆڕاوە لە ئەنجامی هەر شتێکە لەبەرەوەی دەمارەکان لە یەک نزیکە هەر خەلەلێک لەو مەنتیقانە هەبێت ئەو لە گوێی هەستی پێیەکە یعنی وا ئازانی ئازارەکەی لە ناو گوێیەتی تەنانەت لە کەسانی گەورەش ئەوەمان هەیە زۆر جار کەسەکاڵێ گوێ مێش هەیە بەڵام دوای پشکنین بۆمان دەرەکەوێت کە خەلەلەکەی لە ناو گوێی نییە لە دەوروبەرێتی یان لە ددانەکانە یان لە لەوزەتێنە لەو شوێنانەیان لەو ماسوولکانەیە کە لای مل و سەر و ئەوانە کە گرژبوونێک هێشتێکی وا هەیە واکە کە ئازاری لە گوێ هەست پێ بکە. بەڵێ باشە بینە سەر ئەو گرفتانەی کە تووشی گوێی مرۆڤ ئەبێت هەندێک جار نەخۆشیە هەندێک جار مرۆڤەکان خۆیان ئەو گرفتانە دروستەکەن ئەگەر بە وردی باس لە هەردووکیان بکەین باوترینیان کامانن یان زۆرترینیان؟ طبعاً هەوکردنمان زۆرە هەوکردنەکانی گوێ بە تایبەتی لە تەمەنی بچووک لە منداڵی هەوکردنی گوێ زۆرە بە تایبەتی هەوکردنی گوێی ناوەڕاست ئەو بۆشایی کە ئەکەوێتە پشت پەردەی گوێ زۆر جار هەیە لە ئەنجامی گرفتەکانی قوڕگ و لووت و ئەوانە هەوکردنەکە گوازرێتەوە بۆ گوێی ناوەڕاست یانیش بە پێچەوانەوە جاری وهەیە لە دەرەوە مەسەن گوێی دەرەوەی گرێتەوە ئەگاتە ئەوەش جاری واشەیە هۆکارێکی دیاریکرا و نادۆزینەوە لەو کاتەیە یعنی ئەبینی ئەو کەسە یەکسەر ئاو کۆبۆتەوە لە پشت پەردەی گوێی و گرفتی بۆ دروست کردووە یعنی هەوکردنەکان بە شێوەیەکی گشتی باوە
حاڵەتی وامان هەیە کە تەنها پیسبوونی بڵێن ناوگوێە ئەو مادەیە کە وەکو شەمع وایە مادەیەکە کە هەموو کەسێک هەیەی لە ناوگوێ دروست دەبێ کۆ بێتەوە قەپاتیەکە وای لەکە کە بیستنی کەمە بێتەوە وای لەکە خورانی هەندێک جار بۆ دروست دەبێ هەندێک جار بڵێن زەخت لەسەر پەردەی گوێ دروست دەکە ئازاریە بێ ئەوە حاڵەتێکی ترە مەسەلەن کە باوە حاڵەتێکی ترمان هەیە مەسەلەن کە لە دەستدانی بیستن ئەویش دیسان هۆکاری زۆرە یعنی هەستی بیستن کە کەمە بێتەوە دیسانەوە زۆر هۆکاری لەوانەیە تەنها بەهۆی پیسبوونێکەوە بێ لەوانەیە بەهۆی هەوکردنەوە بێ لەوانەیە بەهۆی لاوازبوونی دەماری بیستن بێ لەوانەیە بەهۆی دەنجی بەرزەوە بێت ینی ئەوانە هەمووی هەریەکە بە جۆری حاڵەتی خۆی ئەبێ بزانین هۆکارەکەی چیەوە بە جۆری ئەوەش چارەسەرەکرێت باشە بینە سەر ئەو گرفتانەی زیاتر ئێستا هەیە لە بەرەوەی ژیان گۆڕاوە و خەڵک بۆ نمونە دەنگی بەرز زیاترە ئیتر چ دەنگی شقام و ئۆتۆمبیل بێت چێ تەلەڤیزۆن بێت چێ ئەو هێدفۆنانەی کە ئێستا بەکارهێنری ئەمە چەند دەوای کردووە کە کێشەکانی گوێ زیاتر بێیان بەپێی ئاماری ئەو نەخۆشانی کە دێنە لای خۆتان بەڵێ هیچ کاریگەریەکی هەبووە ڕاستە پرسیارەکە جوانە خۆی ئێستا لەبەرەوەی ئەو ژاوە زۆرە دەنگە دەنگ زۆرە خەڵک ئامیر زۆر بەکارهێنێ فعلەن ئەوە کاریگەری لەسەر گوێ هەیە یعنی ئەوە هەم نییە مەسەلەن کە کەسێک بۆ منە ڕاگەیاندن کارێکی وەکو بەڕێستانە یان کەسێکە مەسەلەن زۆر هێدفۆن بەکارهێنێ زۆر لە ناو دەنگە بڵێ وڵایە ترسم گوێم ئەوە بێ ئەوە هەم نییە وە ڕاستیە یعنی دەنگ ئەگەر زۆر بەرگوێ بکەوێ فعلەن کاریگەری لەسەر دروست دەکات ئێستا بۆ نمونە ئەوانەی لە تەلەڤیزۆن ئیشەکان لە رادیۆ زیاتر هێدفۆن بەکارهێنن بۆ نمونە ئێستا من هەموو شەوێک دوو کاتژمێر ئەمێنێتەوە ڕاست کەسانی دیکەش بە تایبەت هاوپیشەکانی ئێمەیان ئەوانەی کە کاریان زیاتر بە هێدفۆن و لە دەنگ کارەکەن ئەوانش بە هەمان شێو چەندە مەترسی هەیە لە توشبوون بە نەخۆشیەکانی گوێ خۆی مەترسیەکەی لە چییە مەسەلەن دەنگ مرد نییە بەرز بێت بۆ نمونە مرد نییە ئەو کەسە تەقینەوەیەک لە نزیکی ڕوو بدا یان تەقە لە نزیکی بکرێ یان دەنگێکی زۆر بەرز هەبێت ئینجا کاریگەری لەسەر گوێی دروستکە ئەوەی کە دەنجی بەرزە کاریگەریەکەی زوو دەرەکەوێ بەڵام دەنجی ئاسایی ئەویش بە هەمان شێوە کاریگەری هەیە یعنی بڵێن چەند دووبارە بووە ئەو وردە وردە ئیشی خۆیەکات وردە وردە کاریگەری لەسەر دروست دەکات بەڵام زوو هەستی پێ ناکەین یعنی لەوانەیە بە چەند مانگێک هەستی پێ ناکرێ بە چەند ساڵ ئەنجا هەستی پێیەکەی کە وردە وردە ئاستی بیستن کەمە بێتەوە یان ئەگەر تەختیت بکرێ هێلکاری بیستن ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کە بڵێن لە ئاستی سروشتی هاتۆتە خوارەوە دابەزیوە اینجا بۆیە وا باشە هەتا بتوانین دەنگ لە جۆمان دوورخینەوە هەتا بکرێ ینی بە پێی توانە مەسەلەن بکرێ دەنجی هێدفۆنەکان طبعا زیاد و کەمەکرێت لە مەسەلەن لە کۆنتترۆلەوە یان لای بە هەر شێوەیەک ئەگەر لای خۆت بێتوانی زیاد و کەم بێت لە کۆنتترۆل بێت هەر شوێنێک بێ هەوڵ بدەیت دەنگەکان بەرز نەبن هەتا بتوانانی ئەگەر بتوان بزانیت تێی بگەی لە دەنگەکە کفایەتە یعنی نەهێڵی دەنگەکە بەرزتر نەبێتەوە و هەتا ماوەکەی کەمتر بێ باشترە هەتا پشودانی تیا بێ باشترە لەسەر یەک نەبێ لەبەرەوەی ئێمە زۆر حاڵەت دەبینین بۆ نمونە ئافرەت هەیە ئیشی درومانیەکە خەیاتە ئەو مەچینەی خەیاتیە خۆ دەنگەکەی ئەوەندە زۆریش نییە ینی زۆر بەرز نییە دەنگەکە بەڵام چونکە هەر دووبارە بۆ تۆ دووبارە بۆ تۆ ئەبینی دوای چەند ساڵێک ئەبینی بڵێن بیستنی کەم بووە یان هەیە شۆفێری بە تایبەتی بار هەڵگر و لۆری و ئەوانە نییە ئەوانە ئەبینی خاستەن ئەوانەی کە زۆر جامەکەیانەکەنەوە ئەبینی بیستنیان کەمە بێ دوای چەند ساڵێک بخۆم بینی ومە زۆر جار حاڵەتی وە اینجا بە تایبەتیش لای چەپ لەبەرەوەی شۆفێری ئێمە لە وڵاتی ئێمە شۆفێر لای چەپە هیچ ڕێگە چارەیەکە یان هیچ شتێکەیە کە بیان پارێزێت لەو مەترسیە خۆی پێش ئەوەی کە گرفتەکە دروست بێ بتوانین خۆمانی لا بدەین زۆر باشە ینی ئەو کەسە پێش ئەوە مەسەلەن ئەو شتانە بزانێ ئەو ڕێنمایانە بزانێ هەتا پێویست نەبێت جام نکاتەوە یان ئەگەر ئەتوانێت مەسەلەن پارچە لۆکەیەک شتێکی وا لەو لایی دابنێ بە تایبەتی لای چەپ کە دەنگ زۆرە مەبەستمەوە بۆ شوفێرەکان یان ئەو کەسانەی کە هێدفۆن وشتیوە ئێستا جۆرە سفنجی تایبەت هەیە خرێتە گوێەوە ئەوە هیچ مەترسێکی هەیە نەجا لە دەنگی بەرزەیان ئەو کەسانی کە نایانەوەی گویان لە دەنگی دەورو بەربێت بەڵێ ئەکری ئەوانە کاریگەری خراپی نییە نەخێر نانە ئاسایی ئەتوانندرێ ئەوانە بەکاربهێنرێ بەس ئەو کەسە زۆر نەیخنێتە ناوگوێی نەوەکو ئەو کاتە ئەو مادە شەمعەیە کە هەیە بەهۆی ئەو ئیسفەنجەوە پاڵی پێوە بندرێ و بچێتە سەر پەردەی گوێی گرفتی بۆ دروست بکات ئەگەر نا خۆی شتێکی باشە یعنی یان ئەبینی لە هۆڵێکە لە شوێنێکە لە بۆنەیەکە زۆر دەنجی بەرز هەیە ئەکرێ بە شتێک مەسەلەن ئەگەر ئەو سەردادە تایبەتیەکان هەیە کە لە دەرمانخانەکان ئەکرێ بەوانە مەسەلەن یان بە پارچە لۆکەیەک بە هەر شێوەیەک وا بکەین هەندێک ئەو دەنگانە کەم بکەینەوە هەتا دەنگەکان کەم بن باشترە
بەڵام وەکو چارەسەر یعنی ئەگەر گرفتەکەی بۆ دروست بوو ئەو کاتە زەحمەتە یعنی شتێکی وا مۆسەن حەبێک بەکاربێنێ یان قەترەیەک بەکاربێنێ بڵێ بیستنی بگەڕێتەوە بۆ پێشتر ئەوەیان زەحمەتە ئەوە چارەسەری تری بە جۆری حاڵەتەکەی بۆ کرێ بۆ منە سەماعە بەکارهێنێ هەتا ینی دەنگەکەی بۆ گەورە بکات باشە بەرلەوەی و بەوردی بینە سەر چارەسەریەکان باباسی بەکارهێنانی با بڵین ئەو هێدفۆنانی ئێستا خەڵک زیاتر لە کاتی تەلەفۆنکردن لە کاتی گوێگرتن لە گۆرانی لە کاتی وەرزشکردن زۆر جار ئەمانە هێدفۆنیان سەماعی تایبەت بەکار ئەهێنن و لەوانەیە کاتەکی زۆر بێت ئەوە چەندە کاریگەری هەیە لەسەر بیستنی ئەو کەسە بەتەکی دەگەر زۆر دووبارە بێتەوە و بە تایبەتی ژەگەر دەنگەکە بەرز بێ ئەبێت هۆی ئەوی وردە وردە دەماری بیستن پەیوەندی بە دەنگەکەەوە هەندێک جارەڵەن هەوا ناچێتە گوێەوە یان لە بەرەوەی ئەو هێدفۆنانە بۆ ماوەیەکی زۆر کە ئەمێنێتەوە ڕەنگە پیس ببێت ئایا ئەمە چەندە ڕاستە خۆی پەیوەندی بەوەیە کە دەنگەکە چەند بەرجوەیەکەوێ نەک بەوەی کە هەوا هەیە یان نییە پیسبوونیش عادەتەن تەسیر ناکات یعنی لەبەرەوەی خاصەتەن ئەگەر کەسێکی ئاسایی کە پەردەی گوێی کون نییە ئەگەر ئەو هێدفۆنە چەند میکرۆبێکیشی لەسەر بێت عادەتەن نابێتە هۆی هەوکردن و ئەو گرفتانە تاسیر ناکە ئەویان ئەتیادیت کە لەسەر پێستیشمان هەربایی ئەوەندە بەکتریا هەیە باشە ئەگەر هەر باسی هێدفۆن نەکەین باسی مۆبایلیش بکەین لەگەڵیا چونکە خەڵکێکی زۆر کە مۆبایل بەکارێنێ بێگومان کاریگەری لەسەر گوێیەکانی ئەبێت لایەنە خراپەکانی بەکارهێنانی مۆبایل لەسەر بیستن چییە؟ بە هەمان شێوەی دەنگەکانی تر ئەنی ئەویش هەروەکو هێدفۆنەکە وایە کە زۆر دووبارە بووە کە دەنگەکان زۆر بوو زۆر بەگوێوی نووساند و ئەو دەنگە هەموو جارێ بەڵێ بەتاکیت اینجا ئەوانە هەمووی کاریگەری هەیە هەمووی کاریگەریەکە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە دەماری بیستن وردە وردە لاوازە بێ گرفتەکەش لەوەی یەکسەر هەستی پێ ناکەین ئەوە نییە بڵێ دەیاڵەوە مۆبایلم بەکارهێنا کو خۆ جۆ میز عیبی نییە دوای دوو مانجی کە سێی کە چواری کە ساڵێک کە دوی کە وردە وردە ئەوە ئیشی خۆیەکەت باشە بینە سەر چارەسەریەکان بۆ نمونەوە کەسانی کە بیستن لە دەست ئەدەن یان ئەگەر باس لەوە بکەین هۆکارەکانی لە دەستدانی بیستن جگە لەو خاڵانی کە باسمان کردچی و دواتریش چارەسەر بۆ ئەوان چۆنە بەڵێ حالەتی وا هەیە هەر خۆی زگماچیە یعنی بەڵام ئەوانە کە من یعنی هەر لە کاتی لەدایک بوون گرفتی بیستنی هەیە ئەو منداڵە ئەوە ئەبێ پشکنینی بۆ بکرێ و جۆرێک لە هێلکاری هەیە کە بڵێن ئەوە نییە کە خۆی چکە خۆی لەو تەمەنە و بە تایبەتی کە گرفتی شی هەیە ینی نازانێ وەڵام بداتەوە بڵێ دەنگەکەم گوێ لێ یان نا هەر وەکو شێوەیەکی کارەباییە لەسەر گوێ و لەسەر سەریدا ئاندرێ تۆمارەکرێ بزانی ئایا دەنگەگاتە مێشتی یاننا اینجا بە گوێری ئەوە چارەسەری بۆ کرێ حالەتی وا هەیە تەنها سەماعی بۆ داهاندرێ حالەتی وا هەیە بە نەشتەرگەری بڵێن ئەوەی بۆ داهاندرێ قەوقەعی بۆ داهاندرێ لە ناوەوە حالەتی واش هەیە مەسەلەن جیا لەوانە تەنها هەوکردنێکە هەوکردنەکە کە چارەسەر کرا باشە بێت جاری وا هەیە بە نەشتەرگەری ئەوەی کە پەردەی گوێکونێکی لێ ئەکرێت بۆ ئەوەی ئەو ئاوەی کە هەیە بێتە دەرەوەەوە بڵێن هەوا گۆڕچێ ڕوو بدات ئەو کاتە وردە وردە بیستنی ئەگەڕێتەوە حالەتی وامان هەیە تەنها بەهۆی پیسبوونەوەیە ینی مەرج نییە هۆکارەکە زۆر جددی بێ بۆی کە بێت هۆی لە دەستدانی بیستن جاری وای نەخۆش هەیە لە هیچی وام گوێ لێ نییە بەڵام کە پشکنینی بۆکەی تەنها پیسبوونە باشە هەردوو گوێکە پێکەوە بیستن لە دەست ئەدات یان چۆنە مەرج نییە جاری وا هەیە یەکێکیانە جاری وایە هەردووچیانە بە جۆری حالەتەکان ئەگۆڕێت باشە شێوازی بەکارهێنانی سەماعە لە چ تەمەنێکەوە نیشتەرگەریەکەی چۆنە بۆ کێ ئەنجامەدرێ یان مەرجەکانی چییە؟ بەڵێ خۆی ئەو سەماعانەی کە بەکارهێندرێ بۆ ئەوەی یعنی ڕوونیکەینەوە بۆ بینەران هەر وەکو عینەک وایە وەکو چاویلکە وایە چۆن ئێستا چاویلکە لە چاوەکەین هەتا باشتر مەسەلەن ئەو ببینین بە هەمان شێوەیە یعنی گۆڕانکاریەک لە خودی گوێ دروست ناکات تەنها ئەوەیە دەنگەکان بەرزەکاتەوە بۆ ئەو کەسە ینی گوێی لێبێت یارمەتی بدات طبعا ئەوە یەکمان نییە بڵێ سنووردارکردنێکمان نییە بە جۆری تەمەن بڵین بۆ فلان تەمەنە بێ بۆ ئەویان نابێ بۆ هەموو تەمەنەکان ئەکرێ بەکار بهێنرێ بەڵام لە هەندێک تەمەن پێویسترە ئێستا ئەگەر منداڵێک ئەو گرفتانەی هەبێ هێشتا فێرە قسە نەبووە ئێستا وەکو لە ئەوەی خۆمانە لە زمانی نەپژاوە فێر نەبووە باش وشەکان لێک ناکاتەوە لەو حاڵەتانە پێویسترە لەبەرەوەی ئەگەر بیستنی لەو مەرحەلەیە باش نەبێ وای لێ دێکە گەورەتر بوو ئەگەر بیستنیشی هەبێ هەر دەنگەکان ناناسێتەوە مێشتی نان ناسێتەوە فێرە قسە نابێ ئەو کاتە ئەگەر سەرنج بدەی ئەها ئەڵێن کە ڕوولال یعنی ئەوەی کە کەڕە بە زۆری بە زگماچی کەڕ بێ لاڵیشە لەگەڵی اینجا لەو تەمەنانە پێویسترە
لە تەمەنی تر دیسانەوە بەکارهێنرێ بۆ نمونە لە منداڵێکە لە ئەوەیە کە بچێ بۆ قوتابخانە پێویستێتی ئەگەر وانە بێت وانەکانی لێ ڕواوانە بێت دواکەوێ یعنی لە هەموو حاڵەتەکان ئەکرێ بەکار بهێنرێ جاری وا هەیە پێویسترە جاری وا هەیە کەمتر پێویستە جاری وایە بۆ شتێکی دیاریکراو بەڵام لە هەموو جاری شایمە ئەبێ پشت ببەستین بە پشکنین و بە تەختیتەکان یعنی ئەوە نییە هەر لە خۆی هەر کەسێک سەماعە بەکار بهێنێ جۆرەکانیشی طبعاً زۆر کاریگەری هەیە زۆری وا هەیە خراپە تیجاریە مەسەن زۆر هەرزانە نەخۆشەکە یەکسەر لێ دێەوە مەسەلەن هیچ لایەنێکی ئەرێنی نەرێنی هەیە نەرێنی هەیە بەڵێ ئەگەر دەرەجەکەی بۆی نەبێ ئەو کەسە لە خۆیەوە بەکاری بێنیان زۆری سەماعەکە خراپ بێ ئەو نەوعە بێ کە دەنگە دەنگێکی زۆر زەختێکی زۆر لەسەر جوێی دروست دەکات زیاتر هیلاچیەکە ئەوانە باش نییە بەڵام ئەگەر پسپۆری خۆی پشکنینی بۆ کرد تەختیتی بۆ کرد بۆی دەرکەوت کە ئەو دەرەجەی بۆ باشە و هەتا سەماعەکانیش طبعاً هەتا زۆریان باشتر بێ نرخیشان بەرزترە گرانترن چونکە کەناڵیان زۆرترە هەیە زۆر بڵێن زۆر کەناڵیان هەیە مەڵتی چەناڵن زۆر کەناڵیان هەیە ئەوانە باشترە کەمتر دەنگە دەنجی بۆ دروست دەکات باش لێ مرتاحترێ بێ ئەو کەسە خۆی باش دکتۆر باسی حاڵەتێکی تر بکەین هەنێ جار کەسانێک هەناڵە دەنگێک لە گوێمایە یان هاژە هاژێک هەیە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بەڵێ ئەو هاژە هاژە یان کە نەخۆشە لێ دەنگێک هەیە بەو شێوەیە وەسفێکاڵی ویزێک هەیە یان بڵێن وەکو ئامێرێکیان زۆر جار وا وەسفێکاڵی وەکو چۆن مزەخەیەک شتێکی وا ئیش بکات لە نزیکم ئەڵێ وەکو ئەوە هەستی پێیەکەم ئەوە طبعاً هۆکاری زۆرە هۆکاری زۆرە ئەوە یعنی یەک هۆکاری ئەوەمان نییە ئەگەر بڵێن دەماری بیستن لاواز بێ ئەوە دروست دەکات لە سەرەتاوە ئەو دەنگە پێیا بێ پێش ئەوەی نەخۆشەکە هەست بەخۆی بکات کە دەنگەکان باش ناناسێتەوە و بیستنی کەم بووە سەرەتا بەوە دەست پێیەکە ئەو دەنگە پێیا بێ حاڵەتی ترمان هەیە بەهۆی هەوکردن و بەهۆی مەسەرەن کۆبوونەوەی پیسی لە ناوجێ ئەوانش دیسانەوە ئەو دەنگە دروست دەبێت حاڵەتی ترمان هەیە بەهۆی کرێژبوونی ماسوولکەکان یعنی ئەوە زۆر کەس لەوانەیە بیری بۆی ناچێت تۆزێک ڕەبتەکان لێکەوە دوورە بەڵام کە پشکنینی بۆکەی بۆ دەرەکەوێ لەبەروی ئەو ماسوولکانی دەور و پشتی گوێ گرژبوونی هەیە تەشەنوجی هەیە لەبەر ئەوە ئەو دەنگە دروست دەبێت یعنی ئەوە طبعاً بە پشکنین دەرەکەوێ کە تەختیتمان بۆ کرد بینیمان بیستنی طبیعیە یاعتیادی لە ئاسایی خۆی گوێی لێیە و بۆمان دەرکەوت کە مثلەن ئەو ماسوولکانی تەشەنوجی هەیە ئەو کاتە عیلاجی ئەویە دێنێ ینی ئەوانە هەمووی ئەو حاڵەتە دروست دەکات واتە بە پشکنینی پزیشکی بۆ بکرێت بەتاکید بینە سەر پاکردنەوەی گوێ بەلۆکە و چیلکەش هەنێ جار ئیتر سویچە تەوقەیە ئەمانە چەند بەردەستمان کەوێ نیە بەڵێ هیچ با بڵین پاکەرەوەیکی پزیشکی هەیە کە دروست بێت و تەندروست بێ کاریگەری خراپی نەبێ لەگەڵ ئەو کەرەستانی ترکە بەکاریەت خۆی ئەوە وەڵامێکی زۆر سەریحی هەیە لە لای ئێمە گوێ بە هیچ شێوەیەک پێویستی بە پاکردنەوە نییە نقطە ئەو چیلکانەی پاکردنەوەی ناوێت گوێ لەبەر ئەوەی ئەو مادەیە کە دروست دەبێت شتێکی ئاسایی و سروشتیە و بگرە باشیشە خراپ نییە ئەنی ئەو مادەیە کە دروست دەبێت ئێستا بۆ نمونە مێرولەیەک شتێک بچێتە ناوجێمان ئەو لینجە پێوەیە نووسێ ئەگەر ڕاستەوە خۆ پەردەی گوێ بێ لەوانەیە ئەگەر شتێک چووە ناوجێمان مێرولەیەک مێشولەیەک مێشێک شتێک مەسەن گەیشتە ناوەوە لەوانەیە یەکسەر بگاتە پەردەی گوێ و زیانی پێ بگەێنێ ئەو مادەیە شتێکی ئاساییە مەبەستەوەی کە پێویستی نییە ناوەوەی گوێ پێویستی نیە یان دەرەوەی گوێ ناوەوە پێویستی پێ نییە یعنی ئەو لۆکەی کە لە دەرمانخانەکان هەیە ئەو چیلکانی کە لۆکەی پێوەیە یان هەر شتێک کە بەکار بهێنرێ بۆ ئەوە زیانی لە قازانجی زیاترە یعنی ئەو مادەیە کە دروست دەبێت بە تەبیعی خۆی دێتە دەرەوە ینی لەوانەیە هەستیشی پێ ناکەین ئێمە لەوانەیە مەسەلەن جاری وە هەیە وشک بووە کەمێک دێتە دەرەوە هەر ئاگاشمان دێنیە لەوانە لەگەڵ خۆشتن مەسەلەن دێتە دەرەوە بەڵام گرفتەکە چییە هەندێک جار مەسەن بە تایبەتی دوای خۆشتن یان دوای مەلەکردن لەبەرەوەی ئاو چۆتە ناوگوێ هەست دەکەی مەسەلەن گوێت قڕس بووە هەست دەکەی وەکو شتێک گرت بێتی ئەوە ئەنجامی ئەوەیە کە ئەو مادە لینجەی ناوگوێ بەیەکەوە نووساوە ئەوە تەبعاً شتێکی کاتیە ئەگەر تەحمل بکەین و دەستکاری نەکەین ئەتیادی خۆ هیچ گرفتی نابێ بەڵام کە دەستکاریمان کرد ناوگوێش طبعاً شێوەکەی ڕاست نییە ئەو کەناڵی یانیەوە نیە ڕێک ئەوەی کە بەکارمەهێنە ناگاتە ناوەکو PTS ئینگلیزیە و کە ئەوەمان بەکارهێنە تەسکیشە کە ئەوەمان بەکارهێنا زیاتر ئەو مادەیە ئەچێتە ناوەوە ئەچێتە سەر پەردەی گوێ و ئەیگرێ گرفتی بۆ دروست دەکات باشە کۆتا قسە دکتۆر چەند ڕێنماییە بۆ پاراستنی گوێ چۆن گوێەکانمان بپارێزی
یەکەم شت بە هەموو شێوەیەک دەنگ کەمکەینەوە هەتا بتوانین بۆ نمونە بەرامبەر تەلەڤیزیۆن دانیشتووی ئەگەر بزانی گوێ لێە بزانی لە وشەکان تێ ئەگەی پێویست ناکە لەوە زیاتر بێ هەتا بتوانی دەنگ کەمکەیتەوە هەتا بکرێت لە مۆبایل هەتا بکرێت دەنگەکەی وا کەمکەیتەوە کە بەس لی تێبگەی هێدفۆن و ئەو شتانەی تر هەتا بکرێت مەسەن بەکارنێت ئەگەر بەکار هات دەنگەکەی کەم بێ ینی بە هەموو شێوەیەک دەنگ خۆمانی لێ بپارێزین تا ئەتوانین ئەو خوا خراپانەی کە هەیە لە گوێپاکردنەوە لە بەکارهێنانی بۆ نمونابینی کەسێک ئازارێکی گوێی هەیە دوو کەڵی جگەری تێکە نیان شیری تێکە نیان زۆر شتی وا بینین ئێمە نەخۆش دەڵێ مەسەن ئەو شتانم بەکارنیان زەیت و شتی وا بەکارهێنن ئەوانە هەمووی هەڵەیە ئەوانە هەمووی زیانی هەیە وا باشە هیچی لێ نەکەین هیچ دەستکاری گوێ نەکرێ لە کاتی پێویست ئەگەر ئازاری هەبوو ئەگەر هەست کرد بیستن کەم بوو یان نەما ئەگەر سەرسوڕان هەبوو ئەگەر ئەو حاڵەتانە هەبوو سەردانی پزیشکی خۆی بکرێ بۆ پشکنینی بۆ کرێ و وانەکەین حاڵەتەکە ینی لەوانەیە شتێکی سادە و ساکار بێ بەڵام لە خۆمانی قورسکەین و لە خۆمانی خراپتر بکەین. بەڵێ دکتۆر باواجی کەریم پزیشکی پسپۆڕی بیستن زۆر سپاس بەبوونی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان بەشێک لە شۆفێران ئۆتۆمبیلەکانیان پاک و خاوێن دەکەنەوە و ڕەونەقداری دەکەن و هەروەها بەهۆی گەرمای ڕۆژەوە بە تایبەت بەهۆی هاوینەوە شۆفێران لە شەودا زیاتر کار دەکەن و ئەو شوێنانەی کە جوانکاری بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن زیاتر کاریان هەیە. هاوکارمان کاروان ڕەحمان ڕاستەوخۆ لەو شوێنە بووە لەگەڵ ئەو شۆفێرانە قسەی کردووە تایبەت بە شێوازی کارکردنیان و ئایا خەڵک بۆچی ئۆتۆمبیلەکانیان بەو شێوەیە با بڵێم نوێ ئەکەنەوە یان کاریگەری ئەو ناوچەیە و کارەکانی ئەوان لەسەر ئۆتۆمبیل چییە کە دەوترێتە ئۆتۆمبیلەکانیان جارێکی تر نوێ ئەبێتەوە پێکەوە زانیاری زیاتر وەردەگری. بەڵێ سڵاو لێ و سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەم شەو لە شوێنێکی دیکەین لە ناوشاری سلێمانی کە ئەویش ناوچەی پیشەسازیە لێرە لەگەڵ یەکێک لە خاوەن پیشەکانی دیکە گفتوگویەکمانەوێت کە تا ئەم کاتەی درەنگی شەو ئەو سەرقاڵی کارکردنەوە لە دوکانەکەی خۆی بەردەوامە بە ڕۆژووبوون گەرمای ڕۆژ کاریگەری لەسەر ئەو دروستکردو لە شەوە زیاتر درێژە بە کارەکەیەدا و دوجار قسە ئەکەین لەسەر بابەتێک کە پێوترێ پۆلیشکردن یان جوانکاری و ڕەونەوەقدان بەکاری سیارە و ئۆتۆمبیل کە زۆر بەمان ڕۆنەکەی نەسیارە بانزینی تێکەین ئەگە جاروبار بیشۆین و ئایا ئەو شۆردنەی ئۆتۆمبیل یان ئەو ڕاگرتن و پارکردنی ئۆتۆمبیل تەندروستە لەگەڵ یەکێک لە شارەزایانی ئەو بوارە من لێرە گفتوگۆ ئەەکەم و لێرە کۆمەڵێک لە ئۆتۆمبیل ڕاوەستاون ئەیانەوێ کاری جوانکاریان بۆ بکرێتێک لەم ئۆتۆمبیلانە ئەوەیە کە کاری بۆ کراوە و ئێستا کرێمی بۆ کراوە خۆیان وتیان ئەگەر زانەش لەگەڵم بێتە ژوورە و ئەو هاوڕێشە هاوکار بێت ڕێگەی زانابات لێرە خەڵکانێک لێرن و چاوەڕێن ئۆتۆمبیلەکانیان جوانکاری بۆ بکرێ لێرەش ئەم وەستایە کاکە پاشا زیادین کاک پاشا سڵاو لێ بێ ئەمێ بپرسن سەرقاڵی چکارێکن هیچ کێشەمان نییە ئەمێ بۆم باسکەی ئێوە ئێستا چی ئەەکەن تۆ ئامێرەکی دەست ئێستا ئیشێکرم گۆستەرێ چی بۆم ئۆتۆمبیلە ئەکەیت بۆ تا ئەم کاتەی شەو لێرن کارەکەن چیوەی کردووە بەردەوام بن لە شەویش سەرەتا بە خێرانی کەناڵەکەڵدانەکەم ئێمە لە ناوچەی پیشەسازی کاری پۆلیش و قەڵەمکاری ئەەکەین سەرەتا سیارەکان کێنە لای ئێمە چۆن ئەڵێ سیارێکی ناشرین سارێکی زبر و کلساوی و شتانە یەتە لای ئێمە کارێکی بۆ ئەەکەین جوانیەکەین و ئەیخێنەوە سەر ئەو ڕەنگیگە لە بیداد لە شەریکۆ ساڵی ژەن هاتوو ئەیخێنەوە سەر ئەو ساڵەوەی یعنی ئەتوانن وا بکەنیان محاولێ یعنی محاولێکی زۆر زۆر ئەکرێ بەڵامی تر سیارەش تا سیارەکە سیارە هەیە ناتوانرێ یعنی هیچ مەجاالێکی دیانی سیارەی بەدەستی جەنابەت چیت بۆ کردووەکە هەر جان ئەم سیارەیە سەرەتا سمارتە کراوە دوای ئەوە کرێم کراوە دوای ئەوە پۆلیش کراوە قەڵەمکاری بۆ ئەکرێ سەرەت یعنی ئیشێکی ماوە تقریبا بەڵێ ئیشێکی سعاتی دو ساعتی زبری کە بەجامی سارەکە و دیارە بۆ یاقیەوە دیارە چی وای کردو ئەو زبر بێ بۆن ئەم سیارە سەرەتا لە ئەمریکا بۆ لە ئەمریکا تووشی ڕووداوە بێت ئەنێرێ بۆ دوبەی بە ڕووداوە لە دوبەی چاک ئەکرێتەوە بە سەریعی چۆن لە ئیشێکی سەریعی تیاکەن زوو تاوی بکەن ئەم پەڵە بۆ یاقی عەفو بۆینتی تێ ئەکرێ بەڵام ئێرە داناپۆشتە ئەم سیارێ دای ناپۆشن بۆ ئیشەکان چۆن لەی زوو بڕوا زوو نەجاتی بن بەست لە کاتی بۆ یاخکردنی لە فەڵنا دای ناپۆشن دای ناپۆشن سیارەکە داناپۆشتێت
کردانا بۆشتر ئەو بۆ ئەنیشێتەوە سەر ئەم سارێ ئاوە زەوریەکات بەڵێ چۆن زانی دەم سارەت تووشی ڕوودا بووە کۆد و کۆدی هەیە بەڵێ لێرە کۆدەکەی لێ ڕووداوەگی ڕێک بە ڕسمەکە بۆ دەهێنێت بەڵێ لە هەر شوێنێکەوە دەمی هەبێ پیشانتەیە چی وەکرد ئەم کاتی درەنگی شەو ئێوە لە بەرە جەژنانە و خەڵک حەزەکات بۆ جەژن چۆنە لە سیارەکەی جوانی کات و لەو بابەتە زۆر باشە دوو سارە لە دوای جەنابتۆن ئەوان چیان بۆ کراوە ئەمایان هەموو شتێکی بۆ تاوا کراوە سڕی نوێژی ئەخیر جاری ماوە ئەویان بەس کرێمی ماوە ئۆتۆمبیلە بڵێن ڕەنگی ڕەش بەڵێ ئەمایان بەس کرێمەکەی ماوە بەسەڕێتە ئەوەشیان هەموو شتێکی تاوا بوو سڕی نوێژی عامی ماوە عنی بۆ دەرچوون حازرە سڵاو لێبێ وەکو شۆفێرێک چی وەی کرد ئۆتۆمبیلەکەت بێنی بۆ ئێرە بەڵێ منەگو شۆفێرێ ڕەنگی سیارەکەم تێکسو بۆ پیسیوانی پێوە بوومی بڕیارم ما بێنم بۆ لای مۆسای بۆم پۆلیشکە بەڵێ کە سارەکەت جوانترە بێت بەتاکی زۆر جوانترە بێت ڕەونەقێکی تری پێ یا جوانتر دەرەجە سیارەکە پۆلیشکرێت سەکان خۆش بێ زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئەم هاوڕێیانش لێرن سڵاو لە جەنابە بێ پۆلیشکردن بۆچی زەرورە بۆ ئۆتۆمبیل من بیکەم بۆ نمونە بۆ ڕەونەق کلسی سیارەکەت نایڵێت شێوازێکی جوانتر پیشانەت شێوازی جوانتر ئەو قسێ تاڵێ خزمەتی بکە تا خزمەتی بکات دقیق زۆرێک لە شۆفێری ئێمە باش بەس جەنابیشت بڵێم لەکوێ سارە ڕاگریتۆ خۆت لەکوێ پارچەکەی کە لە ماڵەوەی حوشەی ماڵەکەم حوشەی ماڵەکەت داپۆشاوە نیوەی زۆر کەسیش هە لە دەرەوە ڕاگرێ لەژێر دارایە ئەنوا بۆ نەخۆڵ و تۆز و پاشماوەی تەیر و تور و هەمی لەسەر نیشێمە خراپە بڕێت و وڵی گەراجەکە بێ زۆر باشترە هیچ بەری نەکە یار بۆ نمونە ئەم بارانە خۆڵبارینەکە بەدیزان و بەیانی بیشۆیتەوە ئەوە باشتر ئەنجا ئەم خۆڵەش لی بالی با جارێ مەجای نییە بیشۆی هەر ئەو کلسە لەسەر سیارەکان مێنێتەوە جەنابیشت شەویش کارەکەیت من ناوەڵ کار ناکەیت زۆر باشە گەرمای ڕۆژوای کردو زۆر خەس بەنا بێتە بەر کاتێکی شەو بۆ ئیشکردنیان تا درەنگی شەو و پارشێ بەتاکی دارەوەڵا ڕاستەکە گەرمای ڕۆژوای لێ کردو شەوان خاستن سا ڕەمەزانە زۆر ناتوانێت بۆ نیە ڕۆژوە شەوانت ڕۆژ توانی ئێستا لە شەوە لە شەوە بەتاکی بێ زۆر باشە دەسەکانی خۆش بێ بێکمان سڵاو لە جەناویشە بێت قسەی جەناب چێ لەسەر کاری پۆلیشکردن نەگەر بیت هێرە بە پۆلیشکردن و جوانکاری بۆ ئۆتۆمبیل کاری پۆلیشکردن بۆ جوانکاری و ڕۆنەقی سیارەکەیە بۆ ئەوەیە کە تۆ سیارەکە ڕۆنەقیشی باتە جاری وا هەیە بۆ یاخی سیارەکە ڕۆنەقیشی ناشینتری هەیە هەتاوەکە ڕەنگی ناشین کردووە بۆ یاخەکە بە هەمان شێوە تۆز و خۆڵی ئێمە خۆ دەزانین چۆنە زەوی کوردستان بەلانی کەمەوە ساڵی جارێ پۆلیشێکی باشە ساڵی جارێ پۆلیشکرێمەوە نەکرێ باشە بەڵێ دەسەکانت خۆش بێ زۆر باشە من ئەچمەوە بۆ لای پاشا زانە با ئەوەش لێ بپرسم کاک پاشا ئەچی ئاکا سیارەی بۆ نمونە مۆدێلی 6 ساڵ پێش ئێستا وای لێ بێ بڵین پێویستی بە پۆلیشکردن و ڕەونەق پێدانەوە هەیە هۆکارەکان چین یەکەم هۆکار بیشۆی دوو وشکی نەکەیتەوە ئەوە یەکەم دووەم هۆکار ئەوەیە خزمەتی سیارەکە نەکرێت بۆ نمونە لە شوێنیشکی خراپە ڕاجێ ژێردار بێت یعنی بۆ نمونە لەو بابەتە شنەکە یەکەم شت کە مشکلە بۆ سیارە دروست کە ئەشۆرێت و بە ئاوی بیر و وشک ناکرێتەوە ئەوە شۆفێرانیش ئێستا گوێیان لە من و تۆیە سیارەیان شۆرد شتیان ئەبێ یەکسەر وشکی بکەنەوە وشکرێت و وشک نەکرێتەوە ئەبێ پەڵەوە سەر خاڵی دووەم چی بکەن چۆن ڕایگرن ڕاگرنەکە لە ژێردارانەوێت کاتێک بۆ نمونەکە لە شوێنێکی خراپە ڕائەگیرە بۆنە ژێردارێکە ئەبینێت سەرەتا شیلێکی بەرکەوتووە زوو بشۆرێت چکە ئەوە کە ڕق پێ ئەبێ بە سمارتە و پۆلیشکردن لابرێت پۆلیشکردن بەڵێ زۆر باشە زۆر سپاس دەکەم منەکەشم پێ بڵێ دوای جەژن بە شەوا دوکانتان هەیە نەخێرە تەنها بەهۆی ڕەمەزانەوە بەهۆی ڕەمەزان ئێستا تا درەنگ ئەمێنەوە بەڵام جاری وای ئیشەکەمان لە ئەمێنێتەوە مەجبوری بمێنینەوە تا شەوە زۆر سپاس بۆ جەنابەت کاکە پاشا بێگومان ئەوەی بینن کارکردنە تا درەنگێکی شەو تا ئەم کاتی شەو نزیکین لە کاتی پارشێ ئەوان بەردەوامە بن ئۆتۆمبیلی زۆریان لایە و خۆشیان ئەڵێن ئەوەی کە بە ڕۆژ ناتوانن بە شەوەیکەن و ڕێنماییان نا بە هەموو شۆفێرانەی کە ئۆتۆمبیل بەکار ئەهێنن لی ئەخورن تەنها لێخوڕین و هەندێک کاری سەرەتایی نەبێت کە ناچارن بیکەن لەوانە بۆ مەجبورە بانزینی تێ بکە ڕای بگرن بەباشی وەک خەم بخۆن لە سارەکان وەک ئەوەی کە ئەڵێت مەقولەیەکی شەهیرە بەناوبانگە خزمەتی بکات تا خزمەتی تۆ بکات من ژەگەڕێمەوە بۆ لایەوە سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش کە تام کاتە بینەرمان بوون تاوەکو بەرنامەیەکی تر و دەینەلاتان کاتێکی خۆش بە هەمووتان خواتان لەگەڵ